ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. ئێوە بینەری کەناڵی هیوان و من شەماڵ عەلیم. وەک پلانماندانا بوو ڕامانگەیان دەبوو ئەم ئێوارێ دووبارە بەرنامەیەکمان هەیە سەبارەت بە قەیران ناڕەزایی گۆڕانکاری لە کوردستان. دیارە لە چەند هەفتەی ڕابردووە ئێمە زنجیرەیەک بەرنامەمان سەبارەت بەمانە کردبوو، بەڵام بەو پێی کە قەیران هێشتا بە جۆرێک ستایلی ژیانی کۆمەڵگای کوردستانە بەداخەوە و هەروەها ناڕەزاییش ئەگەر چی لەسەر شەقامەکان نییە، دەنگی بەرز نییە، بەڵام ئاشکرای و لای هەمووان دیارە کە ئەم ناڕەزاییە قوڵ و فراوانە و بۆ فرسەتێکە گەڕێکە دەرکەوێت و خۆی نیشاندا لە ئاستی کۆمەڵگایە. هەروە گۆڕانکاری خەونیەکە و خواستێکی قوڵ و لە مێژینەی جەماوەری کوردستانە. هەر بۆیە هێشتا فرسەت ماوە بۆی سەبارەت بەمانە قسە بکەین و هێشتا گرێگۆڵە ماوە کە سەبارەت بە چۆنەتی چارەسەرکردن و لێدەرچوونیان گفتوگۆ بکەین، دیالۆگ بکەین و هەوڵی لێوەردبوونەوە بین لە لایەنە جۆرا جۆرەکانی. بۆ بەرنامەی ئەم شەو من میوانێکی ئازیزم لەگەڵا. ئەم میوانەی من یەکێک لە کادرە دامەزرێنەرەکانی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق بووە لە ساڵی 1993. لە 1998 کادرێکی چالاک و بەرجەستەی یەکێتی کۆمونیستەکانە و جگە لەو کار و هەڵسوڕانە سیاسیی و موقعیتە سیاسی کادرێکی چالاکی جوڵانەوە ناڕەزایی و جەماوەریەکان بوو و لە چەند بۆنەدا بە نوێنەرایەتی ئەو شوێنەی کاری لێ کاتوانە دەرکەوتووە و ڕۆڵی بەرچاوی بووە لە ڕێخستنی ناڕەزایەتەکان و نوێنەرایەتیکردنی ئەو ناڕەزاییانە. هاوڕێی عزیزمان هاوڕێ عەلی مەولودمان لەگەڵ ئەم شەو بۆ ئەم باسە و من خۆم زۆر بە خێرات نیەکەم. زۆر بە خێراتی هاوڕێ عەلی. سپاس، بەدەستان خۆش. زۆر خۆشحاڵم کە ئەم شەو لەگەڵمانی. دیارە باسی ئەم شەومان وەک پێشتریش قسەمان کردبوو سەبارەت بە کۆمەڵێک پرسە کە ئێمە سەرەتا پرسیاری ئەوە ئەکەین کە قەیرانی ئێستای کوردستان چۆن پێناسە بکەین، ئەم قەیرانە چییە و بنەما و خەسڵەتی قەیرانی ئێستا لە کوردستانە بنەماکان و خەسڵەتەکانی چی. هەروە تەوەرێکی ترمان سەرچاوی ناڕەزایەکانە لە کوردستان ئەوە چییە و ئەو جەماوەری خرۆشا و لە دژی چی دێتە مەیدان بەڕاستی. پاشان قسە لەسەر تەبیعەت و خەسڵەتی ئەم جەماوەرەکەین، چۆنی پێناسە بکەین، ماهیەت و پێکهات و تایبەتمەندیەکانی ئەم جەماوەرەکە ناڕازین دێنە مەیدان چی. لە پاشەوە لە سەبارەت بە ئاسۆی پەرەگرتن و فراوانبوونەوەی ئەو ناڕەزاییە نەقساکەین کە ناوە خۆیان نیشانەدەن و تقریبەن بۆتە جۆرێک لە ژیانی سیاسی ئێمە، بەشێک لە ژیانی سیاسی ئێمە. و دوا پرسیاریشمان و داتۆرەشمان دیارە بنەمای کێشەی ڕێکخراوبوونی ئەم جوڵانەوە کە کێشەیەکی لە مێژینە و دێرینی جوڵانە و جەماوەریەکانەوە بەگشتی کۆمەڵگای کوردستانەوەی کە پێوتێک کۆمەڵگای مەدەنی لە دەرەوەی دەسەڵاتەوەوانە بە دەست کێشەی ڕێکخراوبوونەوە ناڵێنێ. ئێمە ئەمانەوە بزانین ئەمە چۆنەکرێ وەڵام بدرێتەوە بەم کێشەیەوە، چۆنەکرێ ئێمە لەم گرفتە لە مێژینەیە قوتار بین. دیارە من بینەرانی ئازیزی کەناڵەکەمان ئاگادارمە کۆجارێکی تر ئەگەر بتوانن لە ڕێگای یوتیوبەوە متابعی ئەم بەرنامەی ئێمە بکەن زۆر جێگای سپاسە بێ و هەروە داواتان لێکم کە کەناڵەکەمان سەبسکرایب بکەن و شەیری بکەن لە لای خۆتان و بە دۆست و ئاشنایەتان بڵێن کە ئەوانیش هەروە بکەن. ئەم پشتیوانی ئێوە پشتیوانیەکی بارزشە و کەناڵەکەمان و ئەو کارێکەکەین باشترە باتە پێشەوە. من مایکەدەم بە تۆ هاوڕێ عەلی. پرسیاریەکەمان ئەوەیە قەیرانی ئێستای کوردستان چۆن تاریف بکەین، نەزەری ئێوە چییە؟ ئەمە ئەم قەیرانە چی لە قەیرانایە بەڕاستی؟ هەگەر بڵێن بتوانین دیاری بکەن، دیارە ممکن جواب بینە بڵێن هەموو شتێک لە قەیرانایە، بەڵام واقعان قەیران بە سەرەکی لە چیوە سەرچاوەگرێت، چی لە قەیرانایە لە کوردستان؟
سەرەتا سڵاو بۆ ئێوە دەستخۆشی بۆ ئێوە و سڵاو لە هەموو هاوڕێیانەی کە گوێیان لێمانە دەنگمان دەبیستن. بەبێرێ بەگوێرەی پرسیارەکەی تۆ ئەوەی کەچی لە قەیراندایە ڕاستی کە باسی قەیران دەکەین حتمەن قسە لەسەر بەرنمەیەکی مەوجود دەکەین. ئەم بەرنمەیە ڕوبەڕووی چ گرفتێک و چ کێشەیەک و چ ڕێگریەک دەبێتەوە. ئەوەی کە ئێمە حتمەن دیارە باسی هەرێمی کوردستان دەکەین. بەرنمەیە کە لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت بە بڕوای من ڕێگریەکی زۆری بۆ پێش نەهاتووە، یعنی بەو معنایی بڵێن ئەم دەسەڵاتە لە قەیرانێکدایە کە ناتوانێت بەرنمەکانی خۆی بەرێتە پێشەوە، ناتوانێت استراتیجێک کە بۆ خۆی داناوە چ لەباری سیاسیەوە چ لەباری ئابووریەوە بەرەو پێشی بەرێ. هەڵبەتەمە بە معنای ئەوە نییە کە ئەم دەسەڵاتە کێشەی نییە. ئەم دەسەڵاتە کێشەیەکی زۆر و زەبەندیان هەیە، لە ڕووی حکومداریەوە کێشەیان هەیە، لە چۆنێتی بەڕێوەبردننی کۆمەلگای کێشەیان هەیە، لە بەرنامە ئابوووریەکانە کێشەیان هەیە، لە استراتیژی لە تەواوی بوارەکانە کێشەیان هەیە. بەڵام تا ئێستا دەتوانین بڵێن ئەم دەسەڵاتەی کە لە هەرێمی کوردستان بەرکارە ڕێگرێکی ئەوتۆی بۆ پێش نەهاتووە کە بتوانێت استراتیژی لێ تێک بداوە، بتوانێت ڕێگرێکی قرس بۆ چوونە پێشی بەرنمەکانی دیاری بکە. هەڵبەتە وەکو باسم کرد دەتوانین بڵین مەسەلەن وەکوتم کێشە زۆرە، گرفت زۆرە، بەڵام کێشەی سەرەکی ئەگەر بمانێ وەکەوەی کە تۆ پرسیارت کرد قەیرانی هەرێمی کوردستان لە چدایم، دەتوانم بڵێم قەیرانی سەرەکی هەرێمی کوردستان ئێستا لە ناکۆچی و ناتەبایی نێوان خواستی خەڵک لەگەڵ ڕێچکە و ئاراستەی دەسەڵاتی هەرێمی کوردستاندایە. هەرێمی کوردستان یا دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بە شوێن کۆمەڵێک استراتیژەوە یەکێ لەوانە ئەوەیە کە دەسەڵاتی سیاسی خۆرە خردۆ لە نێوان دوو حیزبدا، لە نێوان چەند بنەماڵەیەکدا یان لە نێوان چەند کەسایەتیەکدا لە هەرێمێکدا دەسەڵاتێک چڕ بۆتەوە و لە ڕووی ئابووریەوە بە هەچی زیاتر بە شوێن ئەوەیە کە کەرتی گشتی نمێنێ، کەرتی تا تایبەتی کۆنتترۆلی بواری ئابووری بە تەواوی بکات لە هەرێمی کوردستان و کۆمەڵی کۆمپانیا لەباری ئابووریەوە بتوانن دەست بەسەر هەرێمی کوردستان و سەرۆت سامانی هەرێمی کوردستاندا بگرن و سەرۆت سامانێکە لە هەرێمی کوردستان هەیە بیخێنە ژێر کۆنتترۆلی کەرتی تایبەت و بیکەن بە سەرمایە و لە چوارچەوەی بەرژەوەندەکانی خۆیاندا بەکاری بێنن. ئەمە مەسلەیەکە کە بە تەواوی لەگەڵ خواستەکانی خەڵکی کوردستان ناتەبایی پەیدا کردووە و خەڵکی کوردستان بە پێچەوانەی ئەوە هەرچی زیاتر خوازیاری ئەوەیە کە دەوڵەت ڕۆڵی هەبێ لە جوابدانەوە پێویستیەکانی ژیانی خەڵک و کەرتی گشتی فراوان بێتەوە دابەشکردنێکی عادیلانەتر لە ڕووی سەرۆت و سامانی کۆمەلگا و لە ڕووی ئابووریەوە بەرقەرار بێ و دەسەڵاتی سیاسیش بە جۆرێک لە خەڵک بەشدار بێت تێدا و شەریک بێ لە چۆنێتی بەڕێوەبردننی کۆمەلگا کە ئەمە دوو ئاڕاستی جیاوازن کە خەڵکی هەرێمی کوردستان لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان باتوچان بەسەر کەوتونەتە ناتەبایی و ناکۆچی قوڵەوە. بە بڕای من ئەمە میحوەری ئەساسی ئەزمەیەکە کە لە یا قەیرانێکە کە لە هەرێمی کوردستاندا هەیە. غەیری ئەوە قەیرانێکە دەسەڵات نەتوانێت ئامانجەکانی خۆی بەرێتە پێشەوە. بە بڕای من هێشتا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەستکراوەترن بۆ ئەوەی ئەو استراتیژی کەدایان ناوە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئابووریەوە بیبەنە پێشەوە. ئەمە دیارە هەڵ بە هیچ شێوەیەک بە معنای ئەوە نیە کە ناڕەزایەتی نییە، ناڕەزایەتێکی فراوان هەیە و بەرێکەوتنێکی فراوان لە نێوان خەڵکی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستاندا هەیە. بەڵام هێشتا ئەم ناڕەزایەتیانە و ئەم بەرێککەوتنی خەڵکی کوردستان لەگەڵ دەسەڵات نەبووەتە ڕێگر و لەمپەرێک لە بەردەم ئەو استراتیژیەکە لە هەرێمی کوردستان دانراوە. درستە ئەوە خاصڵەتێکی کۆمەڵگەی کوردستانە کە بەداخەوە بەهۆی کۆمەڵێک خۆکاری مێژووی و سیاسیەوە لە چاو کۆمەڵگاکانی ترە لە دەوروبەرمانە، تەنانەت لەوانش کە هەتا لەلایەن ڕەندەترین دەسەڵاتەکانەوە حکومەکرێن لەباری بەرەنگاربوونەوەی ئەو سیاسەتانی کە پیاداکرێ تواناییەشی کەمتری لە خۆی نیشانداوە، یاخود
بڵین قودرەتێکی کەمتری لە خۆی نیشانداوە لە بەرەنگار بوونەوەی ئەو جۆرە سیاسەتانی ئەچێتە پێشەوە. بەڵام من مەبەستم ئەوەیە کە ڕاستی لەم سوالە لەم پرسیارە مەبەستمەوە بوو زۆرتر درچێکی تر و ڕۆشناییکی تر بخینە سەر ئەو قەیرانێک کە هەیە. من ئەزانم کە هەموو کەس اعتراف بە قەیرانەکەوە تەنانەت دەسەڵات خۆشیێڵێ قەیران، بەڵام قەیران لای دەسەڵات قەیرانی داراییە. قەیرانی دارایی شۆکاری ئەوەیە کە حکوومەتی بەغا موچە نانێرەیە یاخود لەوانەیە کە نرخی نەوت دابەزیوە. لە لای هەندێکی تر قەیرانی دەسەڵاتە، قەیرانی حاکمیەتە، قەیرانی ئەم فۆرمەیە لە دەسەڵاتدارێتی، ئەم شێوازەیە لە حکومڕانێتی، یعنی زۆرتر کێشەکە ئەخرێتە سەرەوەی کە چ فۆرمێک لە حکومڕانیە هەیە. من وا ئەزانم دیدێکی دروستتر و بڵین فراوانتر بۆ ئەم قەیرانە ئەوەیە کە قەیرانەکە بنەمایی ببینین. من وازانم کە ئەوەی کە لە قەیرانە سیستمێکی ئابووری سیاسی کۆمەڵایەتی هەمەلایەنەیە کە کەوتۆتە قەیرانەوە. ینی باسەکە تەنها ئەوە نیە دەسەڵاتێکی سیاسی دیاری کراوە گەرم دەسەڵاتە بگۆڕین بە شێوازێکی تر یاخود کەسانێکی تر بێن حاکمیت بگرن ممکنە ئەمە کۆتایی پێبێ، یا ئەوەی مەسەلەن زۆر کات قساکرێکە ئابوورین لە کوردستانە ئابووری نەوتە بۆچی لەبەرەوەیکەوە ئەم دوو حیزبانێ دەوڵەمەند بن و بەدەر لەوەی کە ئەمە وەکو هینێک ببینرێ، وەکو بەشێک لە پرۆسیسێکی کاردابشکردنی جیهانی ببینرێ کە ئێمە کوردستان بە شێوەمان پێ بڕاو نەوت فرۆشین و نەوت دەربێنی و نەوت فرۆشین و ئەوە جێگا و موقعیتی کوردستانە لە سەرمایه‌داری ئەم سەردەمەیە. اینی بەم معنایە باز لە سەر اقتصادی نەودەوەی کە اقتصادی نەودی اقتصادێکی تاگلایەنەیە یاخود دەڵێن ڕانتیە نازانم بەرخۆرە و ئەمانە زۆرتر مەسەلەیەکە پەیوەندی بە خەسڵەت و ماهیەتی سەرمایه‌دارانەی ئەم سیستەم و ئەم اقتصاد و ئابووریەوە هەیە، شتێک نییە لە دەرەوەی ئەو. یعنی مەبەستمە ئەگەر باسەکە بێتە سەرەوەشیکەوە قەیران بەهۆی هاتنە خوارەوەی نرخی نەوتە و دەم پرسیارەکە ئەوەیە بۆچی ئێمە لەم دنیاەیە و لە شوێنێکا کە لە جوغرافیایەکە کە زۆر ئیمکاناتی تایەکە بتوانی زۆر بواری تری ئابووری پێش بخەیت و گەشەی پێبیت و بەرهەمهێنانی تیا بکرێوانە بۆ بە تەنها بە نەوت ئەبێ قەتیز بمێنین و نەوت بفرۆشین کە بووە ئەزانم لە بنەوە ئەمە نیشانەی دلیلی ئەمە لە بنەوە ئەوەیە کە ئێمە بەشێکین لە جیهانی سەرمایه‌داری کە ئەومان بۆ دیاری کراوە کە ئەمە بێ دووبارە کێشەکەمان نەگەڕێتەوە سەر کێشەیە کە دنیای سەرمایه‌داری بەدەستێەوە نەڵێ نەک بە تەنها شتێک بێ کە تایبەت بێ بەم جوغرافیای کوردستان و کۆمەڵی هۆکاری سیاسی ئەوانە. نەزەریەوە چێ لەم بارەوە هاورالی؟ دروستە من بەدڵنیاییەوە کە کێشەیە کە لە هەرێمی کوردستاندا هەیە درێژکراوە و ئیمتیدادی هەر کێشەیەکە خودی سیستەمی سەرمایه‌داری لە جیهان هەیەی بە معنایەک با بڵێن شێوەی حکومڕانی و بارودۆخێکی سیاسی و ئابووری کە لە هەرێمی کوردستاندا هەیە بەشێکە لە بارودۆخێکی سیاسی کە لەسەر ئاستی جیهانی سیستەمی سەرمایه‌داری هەیەی و هەمان شێوە کاریگەریەکان دنیا لەسەر هەرێمی کوردستانیش ڕەنجی داوەتەوە. بەڵام بە بڕای من ڕەنگە ڕواڵەتی مەسەلەکە ئەوە بێ کە دابەزینی نرخی نەوت یا نەبوونی نەختینە و قەیرانی دارایی یاخود ڕێک نەکەوتنی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی بەغدا و نەناردنی موچە بۆ موچەخۆرانی یا مەسەلەن بودجە بۆ هەرێمی کوردستان ئەمانە بە بڕای من تا ڕادەیەک ڕواڵەتی ئەو کێشەکانن ئەو لێکدانەوە باوانن کە لە ناوەندی جۆرا و جۆرەوە بۆ کێشەی سەرەکی هەرێمی کوردستان دەکرێت کە لە ڕاستیدا ئەمە با بڵێن ئەگەر قوڵتر تەماشای ئەم مەسەلەیە بکەین خودی ئەو کێشانی کە لێرەیە خودی با بڵێن کێشەی سیستەمێکە کە لێرە بەرکارە و لێرە بەرنامەیەک و پرۆژەیەکی سیاسی ئابووری هەیە. ئەم من بەویستم تاکیدەوە بکەمەوە لە قسەکانی پێشومدا ئەوەیە کە ئەم سیستەمە سەربەخۆ لەوەی کە کێشەی زۆرە، گرفتی زۆرە، ناتەبایی زۆرە، دەستەی حکومڕان خۆیان لە نێوان خۆیاندا ناتەباییان هەیە، ڕێک ناکەون، مشکلات بۆ یەکتر دروست دەکەن، لەگەڵ دەوڵەتی ناوەندی ڕێک ناکەون. ئەمانە هەمووی هەیە، بەڵام کێشە ئەساسیەکە ئەوەیە ئەمە وەکو سیستەمێک بەرنمەیەکی هەیە و ئەگەر گرفتێکی هەیە گرفتەکە بە دەرەجاتێکی زۆر گرفتی سیستەمەکە خۆیەتی. ئەم نمونەیە لە هەرێمی کوردستان بەرنمەیەکی هەیە کە دەیەوێت لەسەر خەڵکی هەرێمی کوردستان
تاقیب کاتەوە یا بەڕێوەی بەرێتکە هەرچی زیاتر ڕووی لە برسیکردنی هەرێمی کوردستانە سیاسەتی سکەڵگوشین بۆ خەڵکی هەرێمی کوردستان و سیاسەتی برسیکردنی خەڵکی هەرێمی کوردستان و با بڵێن کەڵەکەبوونی زیاتری سەرمایە لە قوتبێکی تری کۆمەلگایە ئەمە بە بڕای من ناکۆچی ئاساسیەکەی ئەم کۆمەلگایە ئەمەیانەوە بە دڵنیاییەوە ئێسامە کە تۆ باسی ئەزمەی مالیت کرد یا بەسا قەیرانی داراییت کرد بە بڕای من قەیرانی دارایی خۆی بەشێکە لە پرۆژە و لە بەرنامە و لە سیستەمەکە خۆی ئەم نموزجەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە مەسەلەکەوەنێک کە داهات نییە لە هەرێمی کوردستان داهات ئێمە بە پێی ستانداردێکە یا بەپێی ڕوونکردنەوەیە کە ئابووری ناسەکانی خودی دەسەڵات خۆیان دەیدەن داهاتی ساڵی 2019 کە ساڵێکی پڕقەیران و پڕکێشە و پڕنەهامەتی و ساڵێکی لە هەژاری برسیەتی بوو ئەوەندەونی داهاتی ساڵی 2012 کە بە حاڵەتێکی زۆر گونجاو مەسەلەن بژانەوەی ئابووری ناو دەبرێت تا ڕادێکی زۆر داهات لە هەرێمی کوردستان لە ساڵی 2019دا ئەوەندەونی ساڵی بە جوێرەی لەگدانەوەکانی خۆیان لەسەرەوەیە کە دابشکردنی سەرۆک و سامان ئاڵوگۆڕی کردووە ئەم ڕاستە مەسەلەن ئێستا بە بەردەوامی ئەوە وتراوە و دەژوترێتەوە تا ئێساش ڕۆشنایی زیاتر دەخرێتە سەرەوەی کە بە نمونە گەندەڵی یەکێ لە موشکیلە سەرچەکانی کۆمەلگای کوردستانە بەڵام لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بە تایبەتی لە کابینەی نۆدا خەریکە گەندەڵی جۆرێک بە سیستماتی کراوەکە ئەو دابشکردنەوە یا ئەو بە هەدەردانی کە پێشتر لە ڕێگای گەندەڵەوە دەکرێت سا لە ڕێگای یاسا و لە ڕێگای بابڵین کۆمپانیەکان و هەموو ڕێکارێکی یاساییان لەبەردەستدای و بە شێوەیەکی یاسایی بە شێوەیە بابڵین سەرۆکسامانی ئەم کۆمەلگایە دابەش دەکرێت کە لە ڕێگای یاسا و لە ڕێگای بابڵین کەناڵی سروشتی خۆیەوە مەسەلەن سەرۆک سامان بە هەدەر دەدرێت بۆیە بە من ئەم قەیرانی داراییە واقعی نییە و بەشێکە لە پرۆژەیەک و سیاسەتێکی ئابووری کە دەسەڵات خۆی ڕێی بکەوە عەمدەن مەسەلەن نایەوێت نەختینێ بکە بگاتە دەستی خەڵک مەسەلەن نادا بەحەق پەیوەندی کەم و زۆر بەوە نییە کە داهات لە بەردەستدانیە دقیقا قەیرانە داراییەکە هۆکارەکەی ئەوەیە کە ئەوان لە ڕووی داراییەوە تێر نابن لە ڕووی داراییەوە فۆرمێکیان لە تەراکمی سەرمایە لە وڵاتەیە پیادە کردو کە لەو ڕۆژەوە کاتونەتە سەرکارەوە نەژەکراوانەکەن یانی ێزانی چۆنە زۆر جاری وا هەیە زۆر ئەم مەسائل اقتصادیانە ئاخرێتە پار ئەخلاقیات و مۆراڵی دەسەڵات ئەمانە لە دەرەوە بوون و مەسەلەن لە شاخ بوون و پێشمەرگە بوون خەریکی دزی بوون و دوای هاتنەوە لێرە دەستیان کرد دزیەکانیان بەردەوام کردو ئەمانە خۆ هی نییە من بەڕاستم وانە دیفاعان لێکم بڵێم وانە بەڵام حقیقەتەکەی ئەوەیە سیستمی سەرمایەداری کە لە کوردستانە حاکمە ئەمانە یانەوێت لەگەڵ ئەو بازاڕی جیهانیە ئیدغام بن و ببن بە بەشێک لەوەی کە لە دنیاە وەکو سیستمی باوی ئەم سەردەمە ئەترافی پێکرا و ناسراوە و باوا دەستە و زاڵە لە حاڵەتێکی وایە شێوازێکی جیاواز لەو تەراکومە و لەو کەڵەکەکردنی سەرمایەکە لە کوردستانەکرا یعنی زۆر خەیاڵی دێتە بەرچاو بە شێوازێکی تر بکرایە ئیلا تاڵانی نەبێ ئیلاوە نەوایە کە دەستی ئەم کردایە بە تاڵانکردنی ئەوەی کە موچی گشتیە و ئەوەی کە فەزای گشتیەوە خودی کاپیتالیزم و سەرمایەداری لە هەموو شوێنێکی دنیاش هەروە دەرکەوتو ینی لە مارکس لە کتێبی سەرمایە چەند فەسڵێکی تایبەتی بەتەنها لەسەر انتیزاعی موچێت و لەسەر تەراکمی سەرمایە کە چۆن بە خوێن و بە ئاگر نووسراوەتەوە مێژوە نووسیوە بەبستمەوەی هەموو لە هەموو شوێنێک ئاوایە بەڵام باسەکە ئەوەیە ئەمە بووە بە سەرچاوەیەکی بەردەوام بۆ تەراکمی سەرمایە وە قەیرانەکەش بە جۆرێک وایە کە ناتوانن ڕێگایشی تری بۆ بدۆزنەوە دەواازەیەکی تریان بۆ نادۆزێتەوە مەجبورن هەر تاوانی بکەن مەجبورن ئەم تاوانیە بەردەوام بکەن و ئەم قەیرانەش کە پێمە قەیرانی دارایی نەتیجەکەی ئەوەیە بەرحاڵ دەسەر خۆش ئەوڕێ شەماڵ بڕوای من دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان سربەخۆلەوەی کە زۆر جاروا پێناسە دەکرێن کە ئەمانە بنەماڵەیین کە ئەمانە بەشێکی دواکەوتون ئەمانە بەڵام لە ڕاستی ئەمانە ناشارەزانین جا چ لە ڕێگای زانیاری خۆیانەوە بێت چ لە ڕێگای بڵین ڕاوێژکارەکانی ئەمانە ڕەنگە لە بەشێکی زۆری سەرمایەدارانی جیهانی وریاتر و شیارانەتر بەرنامە و استراتیجی ئێستای کۆمەلگای سەرمایەداریان بردبێتە پێشەوە
یعنی ئەوەی لیبرالیزم پێویستی پێێتی لە جیهاندا و ئەوەی کە سندوقی دراوی نێودەوڵەتی دەیەوێت دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان زۆر سەرکەوتوانە بردویانێتە پێشەوە زۆر بە شێوەیەکی سیستماتیک بە شێوەیەکی جا بە ئەم دەسەڵاتە پێناسەکراوە نەبێ پێی ستانداردەکانی کۆمەلگای سەرمایەداری بە ئەم دەسەڵاتێکی خێڵەکی بێ بە ئەم دەسەڵاتە لە شەڕ و ململانی و ناکۆچی و بەسەر ئەحزاب و بەسەر بنەماڵەکاندا دابەش بوو بێ ئەمانە ڕاستی هیچ لە ناوەڕۆکی سەرمایەداریانەی ئەم سیستەمە ناگۆڕن ئەمانە و شیارانە هاتوون لە کۆمەڵگەی کوردستاندا بەرنمەیەکی ئابووری بەڕێوە دەبن کە ئەو لە قوت پێچیاندا کەڵەکەبوونی سەرمایەیە کە نهایەتەکەی با بڵین پێناسەکەی ڕۆشنە بۆ هەمومان و لە سەرێکی پەرەپێدانی هەژاری و برسێتی و نەداری و ئەمە ئەو واقعەتێک کە من بۆیە لە سەرەتاشەوە ویستم بڵم ئەمانە نەک لە ئەزمەیەکی قوڵدانین بەڵکو بە پێچەوانەوە هێشتا ئەوان لە حاڵی هێرشکردندان بۆ سەر کۆمەلگا هەڵبەت ئەمە بە معنایوانی خەڵک لیان ڕازیە هیچ بە معنایەوە نییە کە تا سەر دەتوانن بەم شێوەیە بمێننەوە بەرحاڵ هێشتا با بڵین ئەگەر و ئیمکانی ئەوە زۆر لە ئارادایە کە ئەمە لە شوێنێکدا بکەون و بەرحاڵ تێ بکەون بەرحاڵ یاخ مەسەڵەن خەڵک بە جۆرێکتر مەسەلەن جواب بەم مەسەلەیە بداتەوە بەڵام بەڕاستی بەشێکی جددی گرنگن لە پرۆسەی با بڵین چەوسانەوە ستەمکاری سیستەمێک کە لە دنیای بەرکارەوە ئەوانش وشارە بەڕێوەی دەبن ڕاستەوە بەرحاڵ قەیران لە هیچ جێگایکی بەمانایەوە نێت دەوڵەمەندەکان دەوڵەمەندتردابن اتفاقا قەیران خۆیان باسێکن سەرمایەداران ئەڵێ قەیرانی ژەبێ ئیستیسمارکن قەیرانی ژەبێ بەکاربێنین بۆ پەرەدان بە سەرمایە و بە پەرەدان بە اقتصاد بە جۆرێک لە خۆیان تعریفەکەنەوەوانە ئەسلی قەیرانەکەی کوردستان من وای ئەبینم ئەم دەسەڵاتە و ئەم سەرمایەداریی کوردستانگە لەسەر ئەساسی تاڵانی دامەزراوە سنوورێک هەیە بۆ تاڵانی تاڵانی ینی هەر چۆن بڕۆی تووبی بێتە پێشەوە ئەوانە حدودێکی دیاریکراوە هەیە لە جێگایەکە کە ئەم حدودەی تێپەڕانەوەوانە ئەتر ئەبێتە قەیران من وازام قەیرانەکە هی ئەمەیە نەگەوەی کە ئەمانە تاڵانی ناکەن لە هەزا لەیکەن بەڵام ئەساسەن سیستەمەکەیان بۆ ئەوەی کە ئیدامە بە خۆیدا بۆی بتوانێت بژێت و ئەوانە ئەم پرۆسەی تاوانیە ئەبێت لە 100ەوە ببە لە 100 دوایی لە 100 تریش بۆ لە 100 ساڵی داهاتوو زیاد بێ ینی ئەم تەلاکومە فراوانەکە ئەوانیانوێ بیکردومانە ئەمە دەرگیری قەیران بۆ بەرحاڵ بڕۆینە سەر باسێکی تر لە مواضعەکانمان کە سەرچاوی ناڕەزایەکان هەدیکەوا بێ قەیرانەکەمان لە کوردستانە قەیرانی سەرمایەداریە قەیرانی سیستەمی سەرمایەداری جیهانی بە جۆرێک لە جۆرەکان بە خصوصیەتێکی دیاریکراوە لێرە ڕەنگی داوەتەوە خەڵک لێرەکە ناڕازیە خەڵک لێرەکە تووڕەیە ئەڵێن بامە خەڵک لە یەشێتی و پارتی تووڕەیە خەڵک لە دەسەڵاتی بنەماڵە تووڕەیە خەڵک لە شێوازی حکومڕانی تووڕەیە خەڵک لە ئەوە تووڕەیە کە مەسئولەکان چیەکەنەوەمانە بەڵام واقعیتەکەی خەڵک لە چی تووڕەیە هاوڕێ عەلی تۆ چۆن یەبینیام تووڕەیی خەڵک ناڕەزایی خەڵک ئاراستەی چییە بە دەقیقی بەدڵنیایەوە هەموو ئەوانی کە تۆ باس کرد بەشێک لە ڕاستیان تێدایە خەڵک لە دەسەڵاتی بنەماڵەکان ناڕازیە خەڵک قوربانێکی زۆری داوە بۆ ئەوەی کە بتوانێ ئازاد بێ سەرفراز بێ کۆمەلگایەکی شایستە بە ژیانێکی با بڵێن ئینسانی دەستەبەر بکە بەڵام ئێستا کە بەسەر دۆخێکی لەم بابەتانەدا کەوتۆ حتمما ناڕازیە لەو شەوەی حکومڕانی کە هەیە ناڕازیە لە کۆنتڕۆڵکردنی دەسەڵات لەلایەن ئەحزابی دیاریکرا و لەلایەن کۆمەڵە کەسایەتی دیاریکرا و لە دەسەڵاتێکی با بڵێن هەرێمی قوچەکی لەمانە هەمووی ناڕازیە لە دابشکردنی نەعادیلانەی سەرۆت و سامان ناڕازیە لە بەرحەڵ لە نەبوونی ئازادی ناڕازیە ینی خەڵک خوازیاری ژیانێکی باشترە خەڵک خوازیاری ئەوەیە کە بە شێوەیەکی ئارامتر بژی لە کێشە و نائەمنیەکانی ناو کۆمەلگا ناڕازیە هەموو ئەوانە بەرحەڵ بەشێکی جددی لە ڕاستیان تایە بەڵام ئەوەی کە پێشتریش باسم کرد ناکۆچی و بەرێکەوتنی خەڵکی کوردستان لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەوەیە کە دوو ئاراستەی جیاوازەیە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەرچی زیاتر دەیانەوێت ئەم کۆمەلگایە بۆ خۆیان کۆنتڕۆڵ بکەن و زیاتر بیخەنە خزمەتی خۆیانەوە و جیاوازە چینایەتەکان قوڵتر بکەنەوە و خەڵک زیاتر بە هەژاری بسپێرن و لە ڕاستیا بە جۆری خۆیان کردو بە خاوەنی تەواوی سەرۆت و سامانی ئەم کۆمەلگایە یعنی بە جۆرێک کە
تەنانەت خەڵکی هەرێمی کوردستان ئەگەر بۆ ساختکردنەوەی کاڵانە بێ ڕەنگە بەشی هەرە زۆری خەڵکی کوردستان بە زیادە بزانن یعنی ئێمە لە کۆمەلگایەکی وەکو هەرێمی کوردستانە ڕاستە سەر و سامانێکی زۆر هەیە دەستکەوتێکی زۆر هەیە بەڵام ئەم داهاتوو دەستکەوتە ڕەنگە پێویستی بە هێزی کارێکی زۆر نەبێ ڕەنگە لە کۆی 5 ملیۆنێک زیاتر کەمتر لە خەڵکی هەرێمی کوردستان ئەوان ڕەنگە 200,000 کەسێک بۆ ئەوان کافی بێ بۆی کە بتوانن کاری پێ بکەن و سوود لە کارەکەی وەربگرون لەسەر حسابی کاری ئەوان سەر و سامانێکی زۆر بابڵین قازانێکی زۆر بەدەست بێنن باقیەکەی خەڵک زیادەیە ئەم سیستەمە لە ڕاستیدا بە شوێن ئەوەیە و بە بەرنامە کار بۆ ئەوە دەکا ئەو کەسە زیادانەی کە لەم کۆمەڵگایەدان ڕاستەکە هەرچی زیاتر بێ بەشیان بکە لە ژیان بێ بەشیان کە لە بەشی خۆیان لە لەم سەرۆت و سامانی ئەم کۆمەڵگایە ئەمانە هیچ خێرێکیان نییە تەنانەت ئێمە باس لە هەرێمی کوردستان بازەوە دەکەن کە 1,250,000 موچەخۆر هەیە لەم 1,250,000 کەسە ڕەنگە 200,000 کەسەکەی کافی بێ باقیەکەی ڕەنگە هیچ با بڵێن خێرێکی لەباری ئابوووریەوە مەسەق بەدینانی قازانجۆ بۆ ئەو نەبێت لەبەرەوە ڕەنگە هەر بە زیادی بزانێ ئەساساً کە کومچەی بداتێ یعنی ئەمە بەرنمەیەکە کە خەڵکی کوردستانی ناچار بە ناڕزایەتی کردووە خەڵکی کوردستانی ناچار کردو کە دەبێت لە بەرامبەر ئەم سیستەمە بوەستێ بەرەنگاری بکە و بە جۆرێک ئەم دەسەڵاتە ناچار بکە کەمل بە داخوازیەکانی بدا یعنی ئەمە بە بڕای من بنەمای ئەساسی ناڕزایەتی خەڵکی هەرێمی کوردستانە هەتا بەلای دەسەڵاتدا دەڕۆ زیاتر بەرەو برسێتی و هەژاری و پەرەپێدانی نەهامەتی زیاتر خەڵک پاڵ پێوە دەنێ و هەرچی شائەوێ بەشی خۆی لە سەرۆت و سامانی کۆمەلگا بچڕێ بەشی خۆی لە سەرۆت و سامانی کۆمەلگا دابین کە خۆی بە خاوەنی کۆمەلگا دەزانێت ئەمە یەکێ لەو شتە زیندوانەی کە لە کۆمەلگای کوردستاندا هەیە بە بڕای من ئێمە دەبێت بڵێن حسابی لەسەر بکەین و گرێوی لەسەر بکەین ئەوەیە کە خەڵکی هەرێمی کوردستان هێشتا ملی بەم سیستەمە نەداوە ڕەنگە ئەم سیستەمە لە زۆر شوێنی دنیا بە جۆرێک مەسەلەن خەڵکی لەگەڵ خۆی هاوخەت کردی بێ جۆرێک ملی بە خەڵک دابێ جۆرێک خەڵکی لەگەڵ خۆی ڕاپێچ کردی بێ بەڵام خەڵکی هەرێمی کوردستان هێشتا بەرەنگارێکی تون دەکا بەرامبەر بە ئەم سیستەمەی کە ئەم دەسەڵات و نیولیبرالیزم و باڵین کۆمەڵگەی نێودەوڵەتی سەرمایهداری ئەیانوێ فەرزیکەن بەسەریە ئەم بەرەنگاریکردنە ئەم مقاومەتکردنە ئەم ڕوبەڕووبوونەوەی بە بڕای من هەوێنی سەرەکی ناڕزایەتی و خەبات و بەرخۆدانی خەڵکی کوردستانە بەرامبەر بەم سیستەمە دقیقاً ئەوەی کە باست کرد بەرەنگاریە ناڕەزایی دەرکەوتێکی ئەو بەرەنگاریە کە کۆمەلگای ئێمە ئەیکا بەڵام باسەکە لەسەرەوەی لە چیدان ڕازیە لە نظر منەوە من وای ئەبینم کە لە بەرابەری و نایەکسانی ناڕازیە ینی وەک تو ئەڵی لە ویژدانی ئێمەیە دیارە خصوصیاتێکی دیاریکراو هەیە بۆ کۆمەلگەی کوردستانەوەوانە لە بیری نەکەین کە کۆمەلگایە کە ڕێکخراوبوون تیا زۆر لاوازە دواتر دێنە سەرەوە مۆزوعە و ئەمەش کاریگەری زۆری داناوە لەسەرەوەی تەبیعەتی ناڕزایەکان چۆن بێ بەرەنگاریەکە لە کوێ دەربکەوێتەوە ئەوانە و چۆنی بتوانێت بە واقعی لەمپەرێک دابنێ لە بەردەم پەلامارەکانە کە لەمپەرێکە لە شکست نێتوانە بەڵام یەکێک لە نوقات و خاڵە پۆزتیڤەکان کە لە کوردستان ئەتوانین دەستنیشانی بکەین ئەوەیە واقعاً خەڵک هەتا ئێستا وەکو بەشێک لە خۆوشیاری خۆی و ئەوانە لە هەزار خۆی چاوەڕوانی یەکسانیە چاوەڕوانی ژیانێکی باشترە ئەوەی کە مەسەلەن بەڵێ فەقیر و دەوڵەمەند هەر هەبووە و هەر ئەبێت و ئەم جیاوازی لە بینی ئینسانەکانە ئاوای و لەسەر ئەمە بەعقلی خەڵکان ناچێ ینی هەمیشە ئەم سوالە لە لای هەر گەنجێکی کوردستان مەترەحە باشە کوڕی کابرای سەرمایهدار لەگەڵ منا فەرقی چییە بە ئەندازەی من زیرەکە بە ئەندازەی من بتوانە بۆ بێ ئاوا بژی بە تەنها مەسەلەن پێڵاوەکانی کە لە پێیەکە مەعاشی باوکی من بێ بۆ دوان زەمان و ئەوانە بۆ بێ من ئەو ژیانم نەبێت و گوزەرانم نەبێ ینی ئەم ناکۆچیە کە لە شوێنی ترا مەسەلەن بە جۆرێک بۆتە بەشێک لەوەی کە خەڵک قبوڵی کردووە سای لێخستووە تەسلیمی بۆ ئەوانە لە کوردستانە لە کۆمەلگای کوردستان ئێمە لایەزا لە بینینەوە ئەمە قبول نەکراوە بە ئاسانی لایەزار خەڵک لە بەرامبەر بەمە
هەتا ئەمجی لە تازەیەش کێتە بوون و ئەوانە هەڵ ناکا لەگەڵی ناڵێ بەڵێ ئەمە ئیتر ژیان ئاوایە بێ بڕۆین قوبولی کەین و تەسلیمی بین و ئەمانە کەمە خاڵێکی پۆزتیڤە. من وازانم ناڕزایەکانی کوردستان لە دژیە و تەفاوتە تەبەقی و چینایەتێکە لە کوردستانە هەیە و ئەمە لە هەموو شێوە لە هەموو جوانبی شادەرەکەوێ. باسەکەشە تەنها ئەوە نییە مەسئولەکانی کوردستان چەندێک تاڵانیەکەن و چۆن توانیوانە مەسەن بەبێ ئەوەی کەوا خاوەنی بەهرەیەکی ئەو تۆ بن یاخود مەسەن شتێکیان فەرق بێ لە کەسێکی ئاسایی ناوبازار و ئەمانە ئەتوانن تەحەکوم بە مەسیر و چارەنووسی چەند ملیۆن ئینسانەوە بکەن. هەر تەنها لە بەرامبەر ئەمانە نییە کە ویش خۆی ئاعترازێکی مەشروعە، بەڵام زۆرتر لە بەرامبەر تەفاوتێکی تەبەقاتی یان جیاوازیی چینایەتی شایەکە لە کۆمەلگای ڕۆژ بە ڕۆژە و قەڵەشتە فراوان نەبێتەوە. یعنی ئەم خۆپیشاندان و ناڕزانە بە تایبەتی ئەمەی دواییان ئەخیران زۆر بە بەرجەستی ئەمە ئەبینرا، زۆر بە ڕۆشنی ئەو خەڵکە ئەو گەنجانە کە هاتبوو نەمەیدان و ئیتر بە جۆرێک بە سووتاندنی بیناکان و ئەوانە ڕموزەکانی دەسەڵاتیان ئەسووتانیان و ئێمە لەگەڵ تۆ هیچ هەڵ ناکەین ئیتر تۆ بەشێکنی لە ئێمەوەی مە بەشێکنین لە تۆ ینی خەریک بوون پردەکانی خۆیان لەگەڵ دەسەڵاتە ئەپچڕان. ئەمانە ئەدبینین کە ناڕزایی ئەوان موەجهە بەرەو ئەم جیاوازە چینایەتیە کە هەتا دێ قوڵترە بێتەوە، هەتا دێ زەقترە بێتەوە، هەتا دێ ئازارترە بێ بۆ خەڵک. ینی خودی جوانی بە نەفسیەکانی هەتا لە مەسائلە مثلا جانیبە فیزیکەکەی لێلا بەرە کە خەڵک مثلا ممکنە برسێتی هەبێ بە معنای کەلیمە، بەڵام زۆرتر لەوەی کە فەقری مطلق خەریک بێت خەڵک ناڕازی کات و بیانێنتە مەیدان، ئەو فەقرە نیسبیە ئەو هەژاریە نیسبیەی کە خەڵک بەدەستێەوە ئەناڵێنێ و ئەیبینێ خەریکە ئەبێتە سەرچاوی ناڕزایی گەورە. من وایە بینم، من وازانم ناڕزایی خەڵکی کوردستان بە نەتیجە لە بەرامبەر دەسەڵاتێکی خێڵەکی و نازانچیانیە وەکو ئەڵێن وەکو هەندێک ئەحزابی هەتا بازە لە چەپەکانی ژواڵێن ئەم خەڵکە بۆی هاتۆتە مەیدان ڕقی لە یەکێتی و پارتی ڕقی لەم دەسەڵاتە ئەبێ بڕوە. من پێم وایە ئەم جوڵانەوە ناڕزایی کە خەریکە جابەجار دەرەکەوێت و یێتەوە بۆ ماڵەوە دووبارە ئەچێتەوە سەرجارە و یێتەوە، ئەم جوڵانە و ناڕزایی لە کولی ئەم سیستەما و بە تایبەتی لە جیاوازی چینایەتی ناڕازیە. دقیق وایە منی شەر هاوڕام لەگەڵ بۆچوونەکەی تۆ کە خەڵکی کوردستان ئەم جیاوازیە گەورەیە، ئەم شکافە گەورەیە، ئەم کلێنە گەورەیە لە بینی دوو بەش لە کۆمەلگایە دەبینێ، بەشێک کە ڕۆژ بە ڕۆژ بەرەو هەژاری و برسێتی و بێکاری و پراوێزخراوی زیاتر پاڵ پێوە دەنرێ، بەرەو بێبەشی زیاتر پاڵ پێوە دەنرێەوە، بەشێکی ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەوڵەمەند دەبێ و مابڵین جیاوازێکی گەورە لە نێوانێندا ڕۆژانە پەرە دەگرێ. ئەمە سەرچاوەی سەرەکی ناڕزایەتی خەڵکە و سەرچاوەی ڕق و تووڕێیەکە کە خەڵکی کوردستان هەیەی و بە بڕای من ئەوە خاڵە پۆزتیفەیە کە خەڵکی کوردستان ئەم سیستەمە یا مەسەڵەن خوازیاری سیستەمێک و بەڕێوەبردن و کۆمەلگایەکی لەم بابەتە نییە، کۆمەلگایە کە لە سەرێکەوە هەژاری بێ و لە سەرێکیشەوە کەڵەکەی سەرۆت سامانێکی زیاد لە پێویست و زۆر و زەبەن بێ. ئەمە خاڵێکی پرشنگدارە بە بڕوای من کە دەکرێ مای لەسەردا بنرێ. ڕاستەکەی ئێمە ئەوەی کە ئێستا بە چاوی خۆمان دەیبینین دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان وەکو پێشتریش باسم کرد ینی زۆر نەوەستاونەتە سەرەوەی ئەم ناڕزایەتیانە، ینی تا ئێستا ئەم ناڕزایەتیانە بەداخەوە کە هەرچەندە قوڵایەکی چینایەتی هەیە و خوازیاری هەرچی زیاتری عەدالەت و یەکسانی و جۆرێک لە دادپەروەری کۆمەڵایەتی، بەڵام ئەمانە هێشتا ئەم دەسەڵاتیان لە شوێنێکدا نەوەستاندەوە بە معنایی کە ئەم ناڕزایەتیانە هێشتا بەقەدەر ئەوە بەهێز نین و بەقەدەر ئەوە ڕۆشن نین. ئەوەش بە بڕای من مەسەلەیەکی جدیە، ئەم هەستە چینایەتیە هەیە، ئەم ناڕزایەتە چینایەتیە هەیە، ئەم بەرەنگاربوونەوە چینایەتیە هەیە، تەنانەت لە ناو کەسانێکشدا کە ڕەنگە هەژاری زۆر فشاری بۆ نەهێنابن، هەژاری فشاری بۆ هێناون، کە ڕەنگە هەژاریش فشاری، بەڵام بەم دۆخە چینایەتی کۆمەلگای کوردستان رازینی و دەیانەوێت ڕێگای لێ بگرن و دەیانەوێت بیگۆڕن، دەیانەوێت قاریشکی دابرن، بەڵام هێشتا بەقەدەر ئەوە یەکەم بەهێز نییە کە بتوانێت لە شوێنێک ئەم ڕەوەندە ڕابگرێ
و بەقەدەر ئەوەش ڕۆشن نییە کە بزانێ لە شوێنی ئەم دەسەڵاتە با بڵێن دەسەڵاتێک شێوەیەشکە لە حکومڕانی چ شێوەیەشکە لە ئابووری چ شێوەیەشکە لە ژیان جۆرە ژیانێکی تریش بخاتە جێگای ئەمە بەمعنایەک با بڵێن خەڵک ئێستا دەتوانین لە ئاستێکی فراواندا بڵێن کەچی شتێکی ناوێ ئەم دەسەڵاتەی ناوێ بە تەواوی پێکهاتەکان و پرۆژەکان و بەرنامەکان و ئەجنداکانیەوە بەڵام هێشتا ڕۆشن نییە کە چی شتێکی دەوێت چی شتێک دەخاتە جێگای ئەمە بەڕای من لەم بارەیەوە وشیاری چینایەتی کەموکوڕێکی جددی هەیە و ئەمە ئەبێ باڵم پێشمەرجی ئەوەی کە ئەم ناڕەزایەتیانە بەهێزتر ببن و کاریگەرتر ببن ئەوەیە کە ڕۆشنایەکی زیاتر بچێتە سەر ئەم وشیاریە کە ئەم سیستەمە چینایەتیە بە چ شتێک جێگای بگرێتەوە چ شێوەیەکە لە ژیان لە ژیاندا ئەزمون بکە شێوەیەکە لە بەڕێوەبردننی کۆمەلگا پێویستە ئەمانە بەڕای من کۆمەڵێک مەسائلی جددین کە لەبێ قسەیان لەسەر بکەین دقیقاً دروستە بەرحاڵ بینەرانمان بیر نەچێ هەنێک لە بینەران و ئازیزان خەریکن کۆمنتە نووسن دەستەکانتان خۆش بێ حتمما کۆمنتەکانە بینین و فرسەتێک دانین لە کۆتایی بەرنامەکە وەڵامیان پێ بدەینەوە دیارە و کۆمنتانێک کە ئاراستەی هاوڕێعەلی کرابن ئەو وەڵامیان نەداتەوە بەڵام حتمما کۆمنتەکان لەلایەن هەردووکمانەوە ئاماژەیان پێکرێ و وەڵامە درێنەوە ئێوە بینەری کەناڵی هیوان و ئەم بەرنامەیە لەگەڵ ڕێعەلی مەولود سەبارەت بە قەیران ناڕەزایی و گۆڕانکاریە لە کوردستان ئەڕانی وەختێتی ئەمە بچینە سەر پرسیارێکی تر و محورێکی تر کە دیاریمان کردو لە قسە و باسەکانمان ئاماژەی پێبین ئەویژەوەیە تەبیعەتی ئەم خەڵکە کە ناڕازیە عادەتەن ئێماڵی خەڵک ناڕازیە خەڵک هاتە مەیدان خەڵک بەڵام ئەم خەڵکە چیەن و ئێمە چۆنیان بناسیێنین پێناسیان چییە ئەمانە ینی ئەم جەماوەرە کە لەم خۆپیشاندانی ئەخیرا بە تایبەتی هاتە مەیدان و ئەوانە بەشێگەڵێن گەنج من تۆزێ بۆچی ینی ئەمە بکەم بە پرسیارێک و لێ وردمەوە من بیرم دێ ئەمە لە ڕاپەڕینی ساڵی 91 کە هاتی خەڵک هاتە سەر جادە و هاتە مەیدان و ئەوانە ڕاستیەکەی گەنج بوو بەشی زۆریشی هەر پیاو بوو ئەسڵان ژنی هەرتیانە بوو باشە ڕاپەڕین بوو ئێمە مەسەڵەن ئەو گروپە چەپانەی وەختە پیرترینمانەوەی کە لە هەمومان بە تەمەنتر بوو لە ماڵەوە دانیشت بوو مەسەلەن زۆرتر خەریک بوون نەخشەیاندانە و بەرنامەیاندانە و ئەوانە پێمانێ نەگەیشت بوونە 40 ساڵ باشە هەموو ئەوەی کە هاتە مەیدان بە جۆرێک گەنج و مێردمناڵ و ئەوانە بوون بەڵام کەس نەیوت گەنجانی کوردستان هاتوونە مەیدان ئەلو خەڵکی کوردستان هاتە مەیدان جەماوەری کوردستان هاتە مەیدان ئێستا جارانڵێن گەنجەکانی کوردستان یعنی بە جۆرێک هەستەکەی تعریفاتێکی وادا ئەنرێت بۆ ئەم ئینام جوڵانەوانە کە ئێوێت لە شتێکی دیاریکراوی بەسەرادا ببڕێ کە ئەمە وایە مەسەن کەفوکوڵی گەنجانێکی تووڕەیە کەفوکوڵی لاوانێکی مەسەلەن ئەوە نییە ناڕەحەت و نیگەرانە لە دۆخی ئێستاوانە من پێم خۆشە لە نظری تۆوە ئەم جەماوەر چۆن تعریفکەین لا ئێوە تعریفەکەی چییە؟ بەدڵنیایەوە لە هەموو ڕووداوێکە لە هەموو ڕووداوێکی گەورە و بچووکە حتمما گەنجان لەبەرەوەی تاقە و ئینەرژی زیاتریان هەیە لەبەرەوەی ڕەنگە زۆر قوڵ با بڵێن یا مەسەلەن زۆر مەسەلە ورد نابنەوە ڕەنگەک مەسەلەن دەوریان زۆرتر بێ کاریگەریان زۆرتر بێەوە بەدڵنیایی لە ڕاپەڕینیش و لەم خۆپیشاندانانەشە کە بینیمان گەنجان ڕۆڵێکی بەرچاویان بوو و من بەشێکی ئەوەی کە گەنجان ئێستا بوونەتە جێگای باز بەشێکی ئەوەیە کە ئەمانە بوون بە با بڵێن بێبەشترین خەڵکی کۆمەلگا کەسانێکن کە خوێندنیان تەواو کردووە کە تەمەنی با بڵێن ڕژدیان تەواو کردووە کە باڵێت کە گەشتونە تەمەنێکی ڕژد و بەرەوسەر هەڵکشاون کە ئەمانە ڕەنگە لە ژیانیاندا مەسەلەن ڕۆژێک کاریان دەست نەکەوت بێ ڕەنگ باڵین بە تەواوی بێبەش کراون وە بەرنامەی سیاسی و ئابووری یا بە تایبەتی ئابووری هەرێمی کوردستان ڕووی لەوەیە هەرچی زیاتر ئەمانە بخاتە پەراوێزی کۆمەلگاوە بێبەشیان بکە ئەمانە
بەڕاستی تووڕێیەکی بێوێنە نەک لەبەرەوەی گەنجن و هەرزەکارن لەبەر ئەوەی کە نمونەی بێبەشترین خەڵکی کۆمەلگان ستەم لێکراوترین خەڵکی کۆمەلگان ستەمکاری ئەمڕۆ لەسەر گەنجانی هەرێمی کوردستان زۆر بە شێوەیەکی با بڵێن هەستێکرا و ڕەنجی داوەتەوە تۆخ بۆتەوە ینی بۆیە بە بڕای من ئەمە یەکێک لە هۆکارەکانە کە گەنجان زیاتر هاتوونەتە پێشەوە و ڕۆحێتێکی شۆڕژگێڕانشیان هەیە یعنی ئەم ڕۆحێتە شۆڕژگێڕانەی کە لەناو گەنجاندا هەیە ئەم بەشە پەراوێستخراوی کۆمەلگا بە بڕای مەسەلەیەکی جددیە و ئێمە دەبێت حسابی لەسەر بکەین و ئەبێ لە بەرچاوی بگرین من دوو مەسەلەی جددی کە لەم خۆپیشاندانەی ئەخیر لەم چەند ساڵانەی دوایی و بە تایبەتیش لە یەک ساڵی ڕابردوودا بە بڕای من ئەوەی یەکیانەوەی کە تۆ باس کرد هاتنە مەیدانی فراوانی گەنجانە کە ئەمە هیچ شێوەیەک ملبەم دەسەڵاتە نادە مەسەلەن بەشێکی یاخیە لەم دەسەڵاتەوە بەشێکە نەعەدالەتی قبول نییە داوای بەشی خۆی دەکا لەم کۆمەلگایە و بەم ستەمکاریە کە ئەم دەسەڵاتی لێ دەکا ڕازی نیە هێزێکی توێژێکی بەرەنگارە هێزێکی بەرەنگارە و لایەنی دووەم مەسەلەی ژنانن مەسەلەی ژنان بە بڕوای من هاتنە مەیدانی ژنان لە خەبات و ناڕەزایەتەکانداوە ناو خودی مەسەلەی پرۆسەی کارکردنیشدا یەکێ لە مەسەلە بەرچاوەکانە کە کۆمەڵگەی کوردستان کە ڕەنگە ئەمە فراوانتریش بێ لە هەرێمی کوردستان بەڵام ئەم دوو مەسەلەیە بە بڕوای من زۆر بەرچاوە مەسەلەی ژنان و مەسەلەی لاوان و گەنجان کە زۆرێک لە تووڕەبوون و زۆرێک لە نەفرەتیان هەیە لەم دەسەڵاتە زۆرێک لە یعنی ئەیانەوە بە جۆرێک ئەم دەسەڵاتە ئەم ژیانە بە ئاقارێچکەدا بەرن ژیانی خۆیان و ژیانی کۆمەلگا بە ئاقارێچکەدا بن بۆیە بە بڕێ منەوە لێکێ لە نقطە قووەتەکانە کە بەو هەموو توانە و ئینەرژی کە هەیە دەتوانن ڕۆڵێکی ئیجابی و بەرەنگارانەی جددی لە ناڕزاتی خۆپیشاندانیان ببینن. بەڵێ من دیارە پێم خۆش بوو بە ئاراستی ئەوەیە بچین کە تەبیعەت و خەسڵەتی چینایەتی ئەم جەماوەرە دیاری بکەین من نەزانم دیارە تۆ بۆ خۆت نظرێکی دیاریکراوت هەیە لەو بابەتانەوە وتارەکانم خوێندویتەوە هاوڕێ عەلی ئەزانم کە تێڕوانینیشی دیاریکراوت هەیە بەڵام من لەگەڵ هاوڕیانی تریش ئەم باسەم لێرە کردووە من وا ئەزانم لە کاتی خۆپیشاندانەکانی بەغایە بوو کە جەماوەرێکی فراوان هاتبوونە سەر جادە و مەیدان بەشی زۆری ئەوانەی کە هاتبوونە شینی مەیدانی تەحریر و ئەوانە هەنێکیان لەوانە بوون کە دەرکرابوون لەسەر کار ناجێڕانەوە بێکار کرابوون ینی ئاعترازیان بە بێکاری هەبوو هەر لە پێشتیشەوە لەوێ بوون لە مەیدانی تەحریرا بوون ناوەزایەتیان دەرەبڕی بەشێکیان ئەو هینە بوون ئەو گەنجە بێکارانە بوون کە لە ناو شەقامەکانی بەغایە هەر کاریشان دەستکردیان کرد مەسەلەن سایقی توکتوکۆوانە ینی بە جۆرێک بەشی کارگەری کۆمەڵگا ینی کە پیشەی کارکردنە کە پیشەی ژیانکردنە لە ڕێگەی بەکارهێنانی کار و جەستەی خۆی بۆ ژیان و ئەمە هات بۆ مەیدانوانە بەڵام ئەدبینی لە هەموو جێگاکە قساکرەکە بۆ چینی کرێکار نایەتە مەیدان بۆ چینی کرێکار لە ئەمەیدانان نییە چینی کرێکارکی وەڵامی ئەم وەزعەتە داتەوە کەی دێتە مەیدان پێشڕۆیەتی ئەم جوڵانەوە بکاتەوەوانە یعنی من لە لای خۆمەوە بوان بیرە کردەوە ئەمە باشە پرۆلیتاریا وا لەسەر جادەیە تۆ گەر بۆ پرۆلیتاریا بۆ بێ لە جلەشینەکەی لەبەرا بێت و مەسەلەن ئەم هەموو ڕۆژێ ساعات هەشت بۆ معمەل تا ساعات 4:30 ئێوارە و کار بکات و لە مانیفەکتۆریا کار بکات و لە کارگەیە کار بکات و بۆ بێتەنها ئەوە چینی کارگەر بێ بۆ نابێت ناتوانین بە ئەمەش کە کارکردن بۆی و دەستخستنی کار بۆی یاخود بەکاربردن بۆی کە کەسێک بیخاتە سەرکار و ئەوانە بە جۆرێک وەکو ئیجازەیەک جائزەیەک حسابەکرێ لە ژیانی ئەمانە بۆ ئەمە نابێت بەشێک بێ لە چینی کارگەری ئەم کۆمەلگایە لە پرۆلیتاریان کۆمەلگایە بەرحاڵ ئەزانم ئەم باسە تۆ نەزەری تایبەتت هەیە سەبارەت بەم مەوزوعە ئەگەڕێینەوە بۆ ئەم قسانە بەڵام ئێمە تقریبا 45 دقەی ئەوەڵی بەرنامەکانمان تەواو بوو بۆ بەشی دووەم ئەمانەیە پاوسێک وەربگرین و ناوبڕێکی کورد وەربگرین من دووبارە داوا لە بینەران و ئازیزانێکەکەم کە ئێستا متابعی ئێماکەن کە لە یوتیوبەوە متابعەمان بکەن بۆتان ئەکرێت لە یوتیوب سبسکرایب ماکەن و کەناڵەکەمان بە دۆست و ئاشنانی خۆتان بناسێنن هاوڕێ عەلی پاش ناوبڕێکی کورد ئەگەڕێینەوە بۆ ئیدامەدانی ئەم باسانە لەگەڵمان بن ئازیزان بەجێمان مێڵن ناوبڕێکی زۆر کورت و ئەگەڕێینەوە
ئازیزان و خۆشەویستان، ئێوە بینەری کەناڵی هیوان و من شەماڵ عەلیم متابعی بەشی دووەمی بەرنامەکەمانەکان سەبارەت بە قەیران، ناڕەزایی و گۆڕانکاری لە کوردستان. هاوکار و میوانم ئەمڕۆ ئەوڕێکی خۆشەویست هاوڕێ عەلی مەولودە لەگەڵ منایە و بۆ تاوتوێکردنی ئەو باسانەی کە سەبارەت بەم مەوزوعە مەطرحە و لە پێش ناوبڕەکە هاوڕێ عەلی من ئاماژەیەکم بە خەسڵەتی چینایەتی ئەو جەماوەرەدا کە ناڕازیە پێم خۆش سەبارەت بە ماگەر قسە و باسێکت هەیە بیڵێت و دوایەوە چینە سەر تەوەرەیەکی تر. فەرموو. بە دڵنیاییەوە خەسڵەتی ناڕەزایەتیەکان خەسڵەتی بەرێکەوتن و ڕوبەڕووبوونەوەکان چینایەتیە و هیچ گومانی تیان نییە کە بەرەی با بڵێن بۆژوازی و بەرەی خەڵکی ستەم لێکرا و چەوساوە و ئەوانە بەرحاڵ با بڵین شێوازی جۆرا و جۆردا ئەم با بڵێن بەرێکەوتنە هەیە. من وەکو تۆش خۆشت باست کرد، من پێم وایە کە لە کۆمەڵگەی سەرمایەداریدا یعنی سربەخۆ لەوەی کە کرێکاران ستەمێکی زوڵمێکی زۆریان لێ دەکرێت ئەچەوسێنرێنەوە و پێشمەرجی ئەوەی کە مافی کارکردنیان هەیە مافێکیان هەیە کە زێدەبایی بۆ سەرمایەداران بەرهەم بێنن بەشێک لە کاری خۆیان بە خۆڕایی بۆ پێشکەش بە سەرمایەداران بکەن و بە هەموو معنایەکە لە بارودۆخێکی ژیانی نەخوازرا و ناخۆشدان، بەڵام هێشتا کرێکاری بوون، هێشتا ئەوانەی کە کاریان هەیە لە چاو ئەوانەی کە کاریان نییە، لە چاو ئەوانەی کە بێکار و پەراوێز خراون، هێشتا ئەمانە جۆرێک دەتوانین بڵێن جۆرێک دەستکەوتیان هەیە. یعنی ئەم بەشە ئەوەی کە تۆش باست کرد بۆ جێگای پرسیاری تۆش بوو ئەوەی کە مەسەلەن بۆچی کرێکاران یا مەسەلەن جێگای پرسیاری کەسانێک بۆ بۆچی مەسەلەن کرێکارانی فڵانە کارگەچی منتۆ نەوت فڵان دامەزراوەی ئابووری مەسەلەن نایەنە مەیدانەکانی ئازادی، نایەنە ساحەی تەحریر، نایەنە سەرای ئازادی، نایەنە بەردەمی قەڵای هەولێر ئیلا ئاخری لەم بابەتانە. ئەمە بەشێکی ئەوەیە کە با بڵین پارێزگاریکردن لەو دەستکەوتەی کە هەیەی خۆی لە ئەساسدا کە خۆی جۆرێکە لە چەوسانەوە، یعنی مەسەلەن دەستکەوتنی کار جۆرێکە لە با بڵین کۆیلەتی، بەڵام هێشتا ئەمە بە پلەیەک باشترە لەوەی کە بێکارە، بە پلەیەک باشترە لەوەی کە ینی بۆ ئەوەی ئەم باشترە لە دەست نەدا بۆ ئەوەی بە لەشکری بێکارانەوە پێوەست نەبێ، بۆی لەشکری پەراوێزخراوانی کۆمەلگاوە پێوەست نەبێ، زۆر جار هەیە ڕەنگە خۆپارێزی بکە. یعنی ئەمە حاڵ ئیرادێک نییە کە ئێمە لێی بگرین، بۆ سیستەمەکە بە جۆرێک ئەم کۆمەلگای ڕێخستووە کە تەنانەت دەستکەوتنی کار بە جۆرێک لە ئیمتیاز بۆ خەڵکی کرێکار و زەحمەت چێژ بە حساب بێت. یعنی خەڵکانێک هەیە لە دەرەوەی ئەوانەی کار دەکەن جۆرێک ژیانی سەخت و ناخۆش و نالەباریان هەیە کە بۆ ئەوەی بتوانی کارەکەت بپارێزی و بە تایبەتیش دەم هەلومەرجەدا کە تایبەتمەندی کاری هەمیشەی خەریکە بەسەر دەچێت، یعنی کە مەسەلەن کەسێک کاریش پێیادە بوو تا کۆتایی تەمەنی خەریکی و کاری ئێستا ڕەنگە ئەمڕۆ فڵانە کار کەسبینی فڵانە کاریشکە بکە یا سبینی بێکار بێ. بەرحاڵ پارێزگاریکردن لەمە ڕەنگە جۆرێک لە خۆپارێزی دروست کرد بێ، بۆیە ئەوانەی هاتوونە مەیدانەکانی ئازادی هاتوون بۆ با بڵین ڕوبەڕووبوونەوە و بەرەنگاری ئەوانن کە ژیانن تەنانەت لەو کرێکارانەش ناخۆشترە کە لەسەر کار کارێکیان بە هەر شێوەیەک دەستکەوتووە. بڕوای من مەسەلەیەکی جددیە، ینی خودی سیستەمەکە بە جۆرێکم کۆمەلگای ڕێخستۆ کە ڕەنگە ڕوبەڕووبوونەوەی بە قیمەتی کار لە دەستدان و بە قیمەتی برسیبوون و بە قیمەتی هەژاریبوون. و بەرحاڵ دیارە من سەرنجی خۆمم هەیە لە سەبارەت بۆی کە ئەسەن کارگەری لەسەر کار و ئەوەی کە کاری نیە بێکارە ئەوە کە بەشێکە لە جەماوەری چینی کارگەر لە کۆمەلگایە. مەسەلەن وشەی کرێکار لە کوردیا جۆرێک سەرتێکدەرە، ئەو نییە مەسەلەن کرێ و کاری کردووە بە دەمجی کردووە بە یەکەوە لە هیچ زمانێکی تراوانیە لە نووسینێکی ئەزانم وەکو زاراوەیەکی ئابووری، بەڵام زۆر خەسڵەتی کرێیەکەی تازەخ کراوەتەوە. من وازانم تۆ لە شوێنێکە ئاماژەت بەوە داوت و اعترازەکەی لەسەرەوەی کە
مارکس هینی بەکارێناوە شەغیلەی بەکارێناوە بە عەرەبی یاخود کارکەری بەکارێناوە نەک کرێکار کە عامیلە کرێکار عامل نییە بە عەرەبی کرێکارە بێ بە العامل المەئجور باش ئەبێ بە مەسەلەن کارگەری مزدی هیچ نە فارس واڵێ نە عەرەب واڵێ نە تورک واڵێ نە فەڕەنسی واڵێ نە ئیسپانی واڵێ نە ئیتالی واڵێ نە ئەڵمانی واڵێ نە سویدی واڵێ نە ئینگلیزی واڵێ کەس ناوێ العامل المەئجور هەمووی ئەڵێ working class ئەڵێ چینی کارگەر بەڵام ئێمە لێرە ئەم مەسەلەی کرێکارەمان جۆرێک کردووە بەهینەوە نییە کرێ و کارمان دەمش کردو بە یەکەوە بۆیە بە جۆرێک سەرلێتێک دەرە ئیترەوەی کە کار ناکات و کرێ وەرناگرێ بە جۆرێک بەشێک لە چینی کارگەر حساب نییە لە حاڵێکە چینی کارگەر زۆر مەفهومێکی ئیجتیماعی فراوانترە لەوەیکەوە مەسەلەیەکی ئەوە اقتصادی تەنها بێ بەرحاڵم باسێکی قوڵترە توانین وەختێکی تر بچینە سەری من پێم خۆشە لەسەر محوەری سێم قسە بکەین ئاسۆی فراوانبوونەوە ئاسۆ بۆ فراوانبوونەوە و پەرەدان بەم ناڕەزایانە هاوڕێ عەلی چۆنی ئەبینی و پێت وایە چه استراتیجێک ئەتوانێت ئەم جوڵانەوە ناڕەزایانەی کە ناوە دەرەکەون بەسەرکەوتن بگەێنێ دیارە من نەزانم هەندێک لە هاوڕێیان پێیان وایە ئیتر ئەم جوڵانەوە ناڕەزانێ وەکوەوەی مەسەلەن تۆ ئەتەوێت دارێک لە بن بێنیتەوەوانە هەروە جاربەجار تۆزێک ئەیلەقینی تۆزە ئەیلەقینی تا بن کۆڵێکی تۆوانە ئەیخەیت بەڵام بە هەرحاڵ هەر ئەمەیە هەر ئەم جوڵانە هەر ئاوا بە ئیدامی بێت و لەم حەڵقە مفرەغەیە بسوڕێتەوە پەلاماردان هەندێک قوربانیدان گەڕانەوە بۆ ماڵەوە دووبارە پەلاماردان و گەڕانەوە بۆ ماڵەوە بەم وەتیرا بڕوە یا لە واقع ئەبێ ئێمەمانان کە ئەمانەوێت بەشێک بین لە خۆوشیاری ئەم چیدا کاڵین مەسەلەن چینی کارگەر لە کوردستانە خۆوشیاری کەمە دیارە ئێمەمانان کە ئەمانوێ بیر بکەنەوەوانێ بەشێک بین لەم خۆوشیاری ئەمە مامۆستانین و ئینین بەڵام بەشێکی لەم خۆوشیاریە لە جەماوەری چینی کارگەرەوە دەرس و ئەزمون وەرەگرین و هەوڵەدەین بووی لە بکەینەوە بە ئیتیجاهێکە کە خۆمان پێمان ڕاستەوەوانێک تراحات و پێشنیار ئەین لە ڕوانگەی تۆ استراتیج بۆ سەرخستنی ئەم جوڵانە و ناڕەزایانە ئەبێت چی بێ ئەگەر نەمانەوێ وەڵامێکی حازر بەدەست و خۆم با بڵێن بێدەردی سەر و راو بدەینەوە بۆی کە بانگەوازی خەڵک بکەین بڵێن ڕێکخراو بوون و ڕێکخراو بوون پێشمەرجی ڕزگاربوونی خەڵکە و پێشمەرج مەسەلەن هاتنە مەیدانی خەڵک و ئاکسیۆنکردن و ئیلە ئاخری وەرنە مەیدان و بەرحاڵ ئەگەر بمانوێ تۆزێک خۆمان لەم وەڵامە دوور بخەینەوە ڕاست تۆزێ ئەبێ قوڵتر لەم مەسەلەیە بڕوانین یعنی من پێشتر باسم کرد یەکێ لە گرفتەکانی خەبات و ناڕەزایەتی و بەرەنگاری خەڵکی هەرێمی کوردستان ئەوەیە کە هێشتا وشیاری چینایەتی وەکو پێویستی نییە ناڕەزایەتی چینایەتی هەیە ڕقی چینایەتی هەیە و ڕوبەڕووبوونەوەشی هەیە بەڵام هێشتا وشیارەکی چینایەتی ئەوەندە قوڵی نییە کە بە شوێن استراتیژی ئەم وشیارێدا بگاتە با بڵێن شوێنێک بکاتە بەستێنێک کە خەباتەکەی بتوانێت لە ماوەیەکی دیاریکراوە بە سەرنجام بگا بۆیە بە بڕای من ئەم خەبات و ناڕەزایەتی کە خەڵکی هەرێمی کوردستان هەیەی ڕەنگە لە نزیک ماوەدا نەتوانێت با کامێکی دڵخواز بگا حتمما ڕەنگە لە قۆناغێکا پەرەپسەنێ تون بێتەوە و لە قۆناغێکدا خاو بێتەوە و بەرحاڵ بنیشێتەوە بەڵام خەباتێکە ناڕەزایەتێکە هەیە و کۆتایی پێنایە و یەکێ لە ڕەگەزە زیندۆکانی کۆمەلگای کوردستانە کە دڵخۆشمان دەکا بەوەی کە بەرەو شوێنێککە بچین بەرەو ژیانێککە بچین بەڵام ڕاستەکەی ئەبێ بنچینەی تر ینی ئەم بزوتنەوەیە بنچینەی تر بیر لە ڕێکخراوبوونی خۆی بکاتەوە بیر لە بەدی لێ بکاتەوە یعنی یەکێ لە مەرجە پێویستەکان ئەوەیە کە خەڵک بتوانێت بزانێ مەسەلەن چ ئەڵتەرناتیڤێک دەخوازێت چ ئەڵتەرناتیڤێک دەخاتە جێگای ئەم دەسەڵاتی کە ئێستا هەیە ئەم بارودۆخی کە ئێستا هەیە و تەنانەت خودی ڕێخستنەکەی مەسەلەن شێوە ڕێخستنەکەی تەنها شێوە ڕێخستنێک نییە بۆ کردنی ئاکسیۆنێک بۆ پەلاماردانێک بۆ ڕاپەڕینێک بە بڕوای من یەکێ لەو مەسەلە ئەساسیانەی کە ئێمە لە باری مەسەلەی ڕێخستنەوە پێویستە باسیکەین ئەوەیە کە ڕێخستنی ئەم بزوتنەوە ئەم ڕێخستنە چینایەتیە ئەبێ هاوکات لەگەڵ ئەوەی ناوەندێک و
کەناڵێکی خەبات و تێکۆشان و بەرخۆدانە لە هەمان کاتە بێ ناوەندێکیش بێ فۆرمێکیش بۆ ژیانکردن شێوەیەک بێ لە ژیانکردن جۆرێککە لە ژیان لاو خۆیدا بەرجەستە بکاتەوە یعنی ئەوە نیبێ تەنها ناوەندێک بێ مەسەڵەن جۆرێک لە ڕێکخراون بێت تەنها بۆ خەباتکردن و بۆ ئاکسیۆکردن و بۆ پەلاماردان و بۆ هێرشبردنە سەر قەڵاکانی دەسەڵات یعنی ئەبێ خودی ڕێخستنەکەی خۆی هەر لە بناغەوە جۆرێک لە دروستکردنی جار لە هەر لە سەرەتاوە ئەوەی کە وتی شتێر لە بەچکەی شەرشێرە ئەمە لە سەرەتاوە دیار بێکە بۆ ژیانێکی ترا لێوەی دیار بێکە شێوەیەک کە فۆرمێشکە لە ژیان ئەزمون دەکات فۆرمێشکە لە ژیان دەخوازیە ینی ئەمە بەبراین مەسەلەیەکی زۆر زۆر جددیە و لە خۆبردوویش مەسەلەیەکی جددیە کە بەداخەوە من لەو نووسینانش کە تۆ ئاماژەت پێکرد باسم کردو کە ئەم سیستەمە بەشێکی زۆر لە خەڵکی خەباتکاری لەگەڵ خۆی بردووە لەگەڵ خۆی گونجاندووە ینی مەسەلەی خەباتکاری و لە خۆبردووی ببڕین مەسەلەیەکی جددیە مەسەلەی شۆڕش جێڕی و مەسەلەی بابڵێن لە خۆبردووی مەسەلەیەکی جددیە ینی ئەمە ئەم بزوتنەوەی پێویستیەکی جددی بەم لە خۆبردوویە هەیە پێویستی بە خانکردنیەکی زیاتر هەیە پێویستی بە خۆ بابڵێن بە خۆداچوونەوە و قوڵبوونەوەیکی زیاتر هەیە و خاڵێک بەبڕای من ئەویش ئەوەیە کە تۆش بە زۆرێک باستگر ینی ڕەگەزە وشیارەکانی ناو ئەم بزوتنەوەی بە ڕۆڵی کاریگەرتر ببینن بە تایبەت مەسەلەن سۆشالیستەکان ئەبێ ڕۆڵێکی کاریگەرتر ببینن من مەبەسمەوە نیە سۆشالیستەکان ببن بە مامۆسای ئەم بزوتنەوەیە بە دڵنیاییەوە کە ئەمە بە دەردی ئەم بزوتنەوەیە ناخوا بەڵام ئەم ڕەگەزانە باڵێن ڕەگەزە وشیارەکانی ناو ئەم بزوتنەوەیە ئەبێ لە خۆبردوویەکی زیاتر لە خۆیان نیشاندن و جددیتر کاراتر و کۆمەڵایەتیتر کار لەسەر ئەم بزوتنەوەیە بکەن من قسەیەک هەیە ئەڵەن کاتی خۆی پەیامبەری ئیسلام وتوتی ئومەتەکەم لە دەورانێکدا 73 فیرقەیان لێ پەیدا دەوێت لەم 73 فیرقەیە تەنها یەکێکیان ئەچێتە بەهەشت ئێمەش تەقریبەن بە دۆخێکی لەو بابەتانە گەیشتوین 73 فیرقەیە هەر کەسە پێی وایە خۆی ئەچێ بۆ بەهەشت بەڕای من ئەمە خۆی با بڵێن جۆرێک لە خراپیە ئێمە تەجاوزکردنی ئەمە جددیە یعنی بڵین بە جددیت هاتنە مەیدان و شیارانە کارکردن لەناو ئەم بزوتنەوەیەدا و بە مسئولیەتی زیاترەوە بڕۆین ئەمیش مەسەلەیەکی جددی دەتوانێت ئەم بزوتنەوەیە بگەین تەبەستێنێکی تر و ئاقارێکی تر بەرحاڵێ بە پێویستمان بە استراتیجێکی نوێ هاوڕێ بۆیکەوە ئەو 72 فرقەیە بگرنەوە زانی ئەو 72 فرقەیە عادەتەن جیاوازی و ناکۆچیەکان لە بینی چەپەکانە لە دوو حاڵەتا سەر هەڵەدا حاڵەتێکی ئەوەیە کە جوڵانەوەکە زۆر فراوانە بێتەوە گەورا بێتەوە ئەوە مشقاقی تێکرێ بە دوو باڵێکی شۆڕ جێڕان و لە مێژوی خۆمانەوانەمان بینیوە حاڵەتێکی تریەوەی حاڵەتی پاشەکشە و ئینعیزالبوون و دابڕانە لە کۆمەلگاکە ئێمە ئەمسام حاڵەتی دووەمیان ئەژین وەلام حاڵەتەشا دیارە من ناتوانم ینی بەڕاستی ڕەخنە لە هیچ لەو گروپانە بگرم چونکە ئەگەر وانە بێ التیزام و ئەو هینە نەبێت ئەو بڵین دەستگرتنە نەبێ بە ماهیەت و هەویەتی ئایدۆلۆژی خوانەوە ئەوانە لەبەی نەچن نامێنن یعنی ئەوانەی کە ماونەتەوە وەکو گروپوانە باسییانەکەی دلیل ئەوە ماونەتەوە کە بۆ ئایدۆلۆژیاوە چەسپیون کە هەیەە لە دەوریەوە کۆبوونەتەوە گەر ناواز لەوە بێنەوەوانە لە زەرفی 24 ساعتە داریان بەسەر بەردیان و نامێنێت چونکە هیچ شتێک هیچ ئالیەتێکی کۆمەڵاتی دیاریکراو نییە ئەم گروپانە سەر لەنە دروست کاتەوە بیان ژێنێتەوە کە دیارە من خۆم بەوان بە باشتر نازانم ئەمە ئەزمەی هەموو جوڵانەوەکەمانە من ئاوای تێگەم و دووبارە لێرەشەوە من ئەبێ بچمە سەر ئەو خاڵە بچینە سەر ئەو خاڵەوە قسە لەسەر بکەین استراتیژمان چییە یعنی من لە وچە نەزەری خۆمەوە زۆر لە بابەتانە موت بوومەتەوە دیارە باسەکانی تۆشم خوێنەوە بالمناسبە لێرە بڵێم هاوڕێ عەلی منە و باسانی تۆم کە خوێنەوە بەڕاستیەکە پێشتر ئەمانەمان ببینیان بۆ ڕەنگ بوو پێشەوەی ئیعلانی بکەم بڵێم لەسەر ئەم مەسائلانە قساکەین ئیعلانم کردا بوون تا لەسەر ئەو نووسینانە چونکە ئەفکاری زۆر گرنگیتیایە زۆر مهمیتیایە لەگەڵی موافقم ناموافقم مهم نییە بەڵام ئەفکارێکن کە پێویست بۆ مناقەشاکە وەڵام مەسائلێکن ئێمە نزیکە خاتەوە لەوەی کەوا لە یەکتر تێ بگەین و ڕێگایەکی باشتر بدۆزینەوە بۆی تا هەیە ئەوەی تا ئێستا هەمان بووە بەڵام من دیارە لەو نووسینانی تۆشا بۆ جۆرێک نزیکایەتی لەم تێڕوانینە بینم کە ئێستا ئەمەیە بێڵم من پێم وایە استراتیژی ئێمە استراتیژی ئەتوانێت ناوی استراتیژی کۆمەلگای ئەلتەرناتیڤ بێ یعنی بیبینە مەسەلەن جوڵانەوەی تشرینی عێراق
ئەچێتە سەر جادە مەدانی تەحریر ئەگرێ لەوە لە مەدانی تەحریرا کە لەوێ کۆبۆتەوە هین بووە بە جۆرێک لە جۆرەکان بە شێوەیەکی ڕەمزی ئەوێ کۆمەلگایکی ترن نیشاندا کۆمەلگایە کە هەموو خەڵک دڵی بەیەکەوەیە کە ئەگەر بەسیتە چینانە خۆی جلت فیسە جلت بۆ شۆن حەزن لە چاوی خۆیتەوە چا خۆیتەوە دەخیلی چنداناوە لە شوێنێک ئەگەر پارەت پێویستە کلیلەکەشیان لەسەر داناوە بۆی قفڵەکە بکەیتەوە پارە دەربێنی ئەگەر ئەتەوێ ژیانێکی تریان دروست کرده بوو کۆمەلگایەکی تریان دروست کرده بوو هەشە لە ڕۆژاوایە مەسەلەن کە وەزعێک دروستە بێتەوەوانە جەماوەر بە مبادرەی ذاتی خۆی و بەڕابەرایەتی هێزێکە چەپڕەوە لە بەرامبەر داعشا وەستێتەوە و دیفاع لە مەدەنیەت و لە ژیانی خۆی و ئەوانەکەوانە پەنابات بەوەی کە کۆمەلگایکی بەدیل دروستکە شێوازێکی تر فۆرمێکی تر لە ژیان پێگەێنێت و ئەوانە مەسەڵەن ئەم جۆرانی کە ئێستێمە لە کوردستانە ئەیان بینین ئەمەی کە تۆڕی هاوکاریە و ئەوەی کە خەڵک مەسەلەن کۆمەک بە یەکتێکا و دەستی یەکترەگرێ و فلان مەسەلەن لە فلان گەڕەکە کۆمەڵێک خەڵک بە یەکەوە کۆ ئەبنەوە یاخود خەستەخانەی لە فلانە جێگایە دروستەکرێ خەڵک بە هاوکاری بە یەکترەوەی کەن پێمان نیشانەدا کە ئەم لە شێوازێکی تر لە ڕێخستنی کۆمەلگا هەر ئەمڕۆ بە ئەندازەیەکی دیاریکرا و ممکنە و ئەمە ئەگەر دەمج بێت و تێکەڵ بێت لەگەڵ جوڵانەوەیشی سیاسیە کە موجهە و ئەمە بە وەکو کارێکی بڵین پێشڕەوانە ئەنجامەدا و وەکو پرۆژەیەک ئەنجامێدا ئەمانە ئەتوانێت استراتیجێکی دروست بێ هەم بۆ سەرکەوتنی ئەم جوڵانەوە ناڕەزایانی کە هەیە هەم بۆ دانانی بەدیلی ئەوەی کە لە داهاتوە چی دێتە ئەم جێگایە چونکە لە هیچ شوێنێکە لە دنیاە شۆڕشەکان بەبێ دروستکردنی ئزدیواجەتی سوڵتە دروست نەبوون کامە شۆڕشەکە لە زۆر بینە لە دنیاە لە دەورانێک لە دەورانەکانە ئزدیواجەتی سوڵتەی دروست کردووە تا ئەوەی کە ئەو ڕژانە سیاسی تازی کۆنی ڕووخانە و ڕژێمێکی سیاسی تازەی هێناوە ئێمە پێویستمان بەوەیە ئزدیواجێتێکی سوڵتە لە کوردستانە دروست بکەین لە هەر شوێنەکانمان بۆ کرێ ئەگەر لە گەڕەشێکا بۆمانەکرێ بیکەین ئەگەر لە شارە وشکەیەکی بچکۆلیا بۆمانەکرێگە بیکەین ئەگەر لە ناوچەیەکی دیاریکراوی سەوزە یا زەردە ئەتوانین بیکەین ئەبێ بیکەین ئەمەیە ئەو استراتیژی کە پێشمانەخە بەڵام نەک بەتەنها لە ڕووی سیاسی و دامەزرا و چەک و حیزبێک بێت هێزی چەکدار کۆکاتەوە و دەماوە لە دەوری خۆی کەوکاتەوە ئەندامی زۆر بێت و چەکداری زۆر بێت و وەکو چۆن یەشێتی بە چەک حکومەکە ئەمیش بە چەک بڕوات ئەمە نا پرۆسەیەک لە دروستکردنی ژیانی ئایندا پرۆسەیەک لە دروستکردنی کۆمەلگای ئایندا ئەمانە چەپەکان لە جێگای ئەوەی کە بەسەریە کارچێشمەوانە بەنەزم بڕۆنە مەدانی ئەم کارانەوە کارانە ئەنجام من با لێرەیە بێڵێ مەسەلەن حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان کە پشتیوانی ئەو پرۆژەیەکە بۆ تۆڕەکانی هاوکاری بەنەزەرمە بۆ ئەم گروپەکانی تریش لەگەڵا کاریان کردە بۆ نایکەن بۆ پێکەوە کار ناکەن بۆ ئەمە یەکێکە لەو مۆدێلانەیە توانێت ئەم پرۆژەی ئەمە بەرێتە پێشەوە ئەم پرۆسەیە بەرێتە پێشەوە فەرموو وڵات بەدڵنیایی وایە خاڵێکی جددیە و ئەو نمونەی کە تۆ هێناتەوە لەسەر بەغا نمونەیەکی بەرجەستەیە کە جۆرێک لە ژیان کە ئەمە خۆی لە خۆیدا خەڵک ڕادشێشی بۆ خەباتکردن یعنی خەڵک لە جیاتەوەی لە خەباتکردن دوور خاتەوە بیترسێنێ هەتا هاتۆ مەسەلەن لە ناو بزوتنەوە سیاسەکاندا خەڵک بۆ بە قوربانی یعنی خۆی لە ناو سیستەمەکەدا قوربانی بووە لە ناو بزوتنەوە سیاسی با بڵێن بەرەنگارەکانیشە دیسانەوە جۆرێشکە بۆتەوە بە قوربانی بەڵام ئەم جۆرە لە خەباتکردن ئەم جۆرە لە تێکۆشان یعنی خەڵک زیاتر ئاشنا دەکە ئاش دەکاتەوە لەگەڵ خەبات و تێکۆشان ئەنێمە بەبڕای من خاڵێکی جددیە ئەین پێی وایە کەم مەسەلەن جۆرێشکە لە ژیان جۆرێشکە لە پێکەوە ژیان بەدی دێت کە ئەتوانێت بە شێوەیەکی ئارامتر تیا بژی و بە شێوەیەکی ئاسانتر تیا بژی بەبڕای منەوە مەسەلەیەکی زۆر جددیە ئێمە بەڵێنە بێ فۆکس بخەینە سەر ئەم خاڵە یعنی لە بێ کۆمەلگایە کە تۆ بۆ داهاتوو بە شوێنیەوەی ئەبێ لە ئێستادا نیشانی بدەیت لە ئێستادا سەرەتاکانی دروست بکەی هەموو کۆمەلگایانی کە دروست بوون وا دروست بوون سەرماداری لە پڕێکا دروست نەبووە یعنیوە نەبوو بڵێ لە حزەیەکە شۆڕشی کردو بەسەر وەکوەوەی کە مەسەلەن ئێمەمانان زۆر جار گزارشمان لێ کردووە شۆڕشی کردو بەسەر دەرەبەگاتی دا و دەسەڵاتی پاشاکانی لە کار خستۆ خۆی دەسەڵاتێکی کردووە ساڵەهای ساڵ ئەگەر نەڵم سەدان ساڵ
ئەم سەرەتاکانی سیستەمی سەرمایهداری خۆیان وجودی بووە لە پاڵ دەسەڵاتی پاشا و ملوکەکانە، لە پاڵ دەسەڵاتی دەرەبەگایەتیدا دواتر ئەمە با بڵین کۆتایی بەو سیستەمە هێناوە سیستەمێشکە هاتوتە ناوە. ئەمە بۆ بڕای من بۆ ئێمەش دروستە. ئێمەش ئەگەر بە شوێن ژیانێکی تازەوەین، بە شوێن ژیانێکی ناچینایەتیەوەین، هەر لەم کۆمەڵگا چینایەتیە با بڵین سەرەتاکانی ئەو کۆمەڵگا ناچینایەتی دەربکەوێت، لەناو خۆمانداوێت بێت دەربکەوێت، لەناو خەبات و تێکۆشانمانداوێت دەربکەوێت، لەناو با بڵین کۆڕ و کۆمەڵەکانمان ئەبێت دەربکەوێت. ئەبێ ڕێخستنەکانی ئێمە هاوکات لەگەڵ ئەوەی کە ناوەندێکن چوارچێوەیەکن بۆ خەبات و تێکۆشان هاوکات فۆرمێکیش بن بۆ ژیانکردن، بۆ پێکەوە ژیان، بۆ کۆمەکردن و هاوکاریکردنی یەکتر. بە بڕای من ئەمە مەسەلەیەکی جددیە و چەند جددی بڕاتە پێشەوە ئەوە دەخەباتەکەش زیاتر دەچێتە پێشەوە. دقیقاً وایە. زۆر چاکە بەرحاڵەمە ئەتوانێت باسی ترمان بۆ ئایندە. من نەزانم تۆ لە بابەتەوە قسەت کردووە، پێم خۆش نییە هەموو مەسایلە وەختەکەشمان کافی، وەختەکەش بەشمان ناکا بۆی کەوا بە پول و تەفسیل لە مەسایلانە ورد بینەوە. بەڵام دیارە حتمەن لە بەرنامەکانی ئایندە ئەمە فرسەتی بۆ وەختی بۆ دابنین و فرسەت ببێ کە ورتر لەسەر ئەم بابەتانە قسە بکەین. من زۆر بە بەرهەمداری ئەزانم ئەمە. بچینە سەر خاڵی ئەخیری ئەم گفتوگویانەمانەوە، دواتر ئەگەر فرسەت بێت و بتوانین وەڵام بەو کۆمنتانە بدەین و کۆمنتی زۆر سەرنجڕاکێش هاتوون، دەستی هاوڕێیان خۆش بێ، بەشدارن لەگەڵمانە، متابع ئەمانن، دەستخۆشانیان لێکن فرسەت بێت وەڵامیان بدەینەوە لەسەر ڕێکخراوبوون. آخر مەسەلەمان لەسەر ڕێکخراوبوونە هاوڕێ عەلی، ینی ئەم کێشەی ڕێکخراوبوونە چۆن چارەسەرکەین؟ من کۆمەلگایەکە بینین لە کوردستانە کە هەستەکەی زۆر کەم لە خوارەوە ئەو فۆرمە لە ڕێکخراوبوون هەیە کە لە کۆمەلگاکانی ترا وجودیان هەیە. یعنی هەر جێگایەکی تر بگری لەم دەوروبەرەیە هەستەکەی ڕێکخراوانتر ئەتوانن کار بکەن پێکەوە هەڵسوڕێن. ینی من ڕۆژێک لە ڕۆژان لێرە قسەیەکم کرد، لێشێک لە هاوڕەکان وەڵامی دامەوتمەوە ئێران لە پەنەدەستمانە بەو هەموو قەمع و ئێرهابەوە ئیتحادی کارگەری دروستە بێ، ئەوانە بۆ لە کوردستانە نابێ و دیبارە کارگەری ئێران زۆر تاریخی کۆنە و واوایە و زۆر لە مێژەوەیەکە لە وڵاتە سەنعەتێ گەورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن. باش ئەمە قەینە باش عێراق بووە، یعنی ئێستا مەسەلەن ناسریە، بەسرە، حیلە، بەغا، ئەم هەموو تۆڕ و تیا دروست بۆ ئەوانە بۆ ئێمە ئەم شتانە لە کوردستان نابینین، بۆ ئەم تۆڕانە لە کوردستانە ناتوانن ئیدامەکار بن. لە کاتی خۆپیشاندانەکانە دەرەکەونەوە دوای خۆپیشاندانەکان کەس لەگەڵ کەسا قسە ناکە، تۆڕێک نبینیتەوە لەسەر ئەنتەرنێتە لە جێگایەکە خەڵک نبینی پێکەوە نەخشە بۆ کارێکی ئایندەدا بنێ. ئەمە بۆ چی ئەگەڕێتەوە؟ ئێمە چۆن نتوانین تەجاوزی ئەم حاڵەتە بکەین هاورالی؟ بە بڕوای من مەسەلەکە هەر پەیوەندی ڕاستەوخۆی بە کارکردن و کار نەکردنەوە هەیە. هەنی وەکو بیدایەت باسم کردوتم ئەگەر خۆمان لە وەڵامە حازر بە دەستەکان دوورخەینەوە یا بپارێزین ئەوەی مەسەلەن هەر بانگەوازێ بکەین و خەڵک خۆی ڕێکخراوە دەبێت لە ڕاستە خۆی ڕێکخراوە نابێت، ئەبێت ڕێکخراوەکە دروستکەی. ئێمە مەسەلەن نمونەیەکی زیندومان لە نەوەتەکان هەیە، هەر لە یەکەم ڕۆژەکانی ڕاپەڕینەوە کە بانگەوازمان کرد بۆ دروستبوونی شوراکان، بەڵام بەکردۆچین شوراکانمان دروست کرد، خەڵک لە خۆی دروست نەبوو. ریزێکی بەرین لە تێکۆشەران و هەڵسوڕاوانی ئەم بزوتنەوەی چوون لە گەڕەگەکان و لە ناوەندەکان شوراکانیان دروست کرد. و لە دوای قۆناغی شوراکانیش کە کۆمەڵێک ڕێکخراوەی جەماوەری دروست بوو لە یەکێتی بێکارانەوە بگرێت تا دەگاتە کارگە ئالیەکان، تا دەگاتە با بڵین ڕێکخراوی خەستەخانەکان، تا ئەگاتە ناوەندەکانی کارکردنی تر. ئەمانە بەڵام بەکردەوە کادرەکانی چون دروستیان کرد. ینی مەسەلە لەسەر بانگەوازیەک و فراخانێک کەس نەوەستاوە، کەس بە دەوری ئەودا کۆ نەبووە، ینی ڕۆژانە بەرد بە بەرد لەسەر کەڵەکە کرا. بە بڕای من بۆ ئێستاش ئەم مەسەلەیە هەر دروستە. ڕاستە ڕەنگە من قەنەعەتم وایە کە سونەتی ڕێکخراوبوون لە کوردستان بەهێز نییە، و بەهێزیش نییە دلیلەکەی ئەوەی کە کاری جدی لەسەر نەکراوە، کاری پێویستی لەسەر نەکراوە. یعنی بەڵام لەبەرەوەی مەسەلەن سونەتی دروستبوونی ئەحزاب و گروپی سیاسی بەقووەت بۆ ڕەنگە لە هەر دەورەیەکا بگری لە خلالی مانگێکە مەسەلەن بتوانانی ڕێکخراوێکی گروپێکی سیاسی ڕابگەیەنی لەبەرەوەی جۆرێک. بەڵام ڕێکخراوبوونی جەماوەری بە تایبەتی کە ئێمە زۆرتر لێرە مەبەسمانە ڕێکخراوی کۆمەڵایەتی ئەمانە زۆر جێ نەکەوتون
دلیلەکەشی هەرەوەی کە زۆر کاریان لەسەر نەکراوە نەچوونێتە مەیدانەکەەوە بەڕای من ئێستاش ئەگەر دەست بدەینێەوە بچین ڕاستەوخۆ بەرد خشت بە خشت لەسەرێکی دابنین دەتوانین و ئیمکانی هەیە جا یا مەسەلەن بەرفراوان نابێ وەکووان مەسەلەن شوراکانی لە رووسیا بوو وەکو ڕێکخراوی مەسەلەن کرێکارانی فلانە وڵات بەڵام بەقەدەری خۆی و بەقەدەر ئەو کارێکە لەسەری دەکرێت دەتوانێت دروست ببی و کاریگەریشی هەبێت. دقیقا من وازانم کە یەشێک لە خەسڵەتەکانی کۆمەڵگەی کوردستان ئەو موقعیت و جێگایە کە تۆ بۆ ئەحزابی سیاسی و گروپی سیاسی باست کرد ئێمە ینی ئێستا کۆمەڵگەی کوردستان ئێستا لە باری ڕێکخراوەیەوە سنەت و ئەوانی بە قوت و بەهێزی نییە بەڵام ئەم وەزعێتە ئەگەر قیاسیکەی لە چاو پەنجاکان و شەستەکانە ئەو کاتە باشتر بوو. ینی بەر لەوەی هێزی جوڵانەوەی چەکداری ناسیۆنالیستی لە کوردستان ئەم کوردایەتیە چەک کاتە شانی و مرکزی سڵاعات و ململانێ لە شارەوە بەرێتە لادێەوە خۆی بکا بە خاوەنی کۆمەلگا و لە لادێەوە هەوڵ بیا گوشار بێنێ بۆ سەر دەسەڵاتێکە لەسەر شارەکانە حکومێ کردو ئەوانە بەر لەوە شار مرکزی فعل و انفعالاتی سیاسی بوو و لێرەوە ینی گۆڕانکاریەکان ئاسوویەک هەبوو بۆ دروست بوونیان نقابات هەبوو سندیکای جۆر بە جۆر هەبوو ینی ڕێچێتی لاوان و خوێندکاران هەبوو یەکێتی چوزانم مامۆستایان هەبوو بڵین ئەنوا وەشکار ڕێکخراوی لەم بابەتانە لە کوردستانە پێکە هات و دروستە بوو ئەو کاتە بەڵام دواتر هەموو ئەمانە بوون بەشتی فۆرماڵی و هەموو ئەمانە بوون بە تابعێک لە تابعەکانی یاوەتا دەسەڵاتی مستەبیدی حاکم لە کوردستانە کە هی بەعەز بوو یاوەتا ئەحزابانەی کە لە دەرەویانەکانی بە جۆرێک ئەمە چوە دەرەوە ئێمە پێویستمان بۆی جارێکی ئەمە بژێنینەوە و پێویستمان بژیانەوەیە پێویستمان بەوەیە بڕۆین نەواتەکانی ئەم ڕێکخراوبوونانە کەشفکەین باسەکە لەوەیە ڕێکخراوبوون لەسەر سفر دروست ناکرێت ئەم فۆرمانە لە ڕێکخراوبوون کە لە ناو ئەم ناڕەزانیە جاری وهەیە دەرەکەون ئەمانە و فۆرمە بیدایانن کە دەستیان بینێ و بمانەوە لێەوە هەنگاو بە هەنگاو بەرەو پێش بچینوە بتوانین ئەمانە بە فۆرمێکی باڵاتر بگەێنین بەڵام من دووبارە لەگەڵ تۆ هاوڕام ئەو شێوازە لە ژیانکردن و ئەلتەرناتیوە بهێنینەوە ئەم فۆرمەژ لە ڕێکخراوبوون ئەبێ لەو ئاراستەیە بێ خزمەت بەوە بکە بەڵام ئەم فۆرمە لە ڕێکخراوبوون و ئەو شێوازی ژیانە شتێک نییە لە ئایدۆلۆژیا و لە فکر و لە بەرنامەیەکی سیاسی و مۆراڵێکی دیاریکراوە هەڵقڵابێ لە زەرورەتەکانی ژیانی خەڵکەوە بێ هەڵقڵابێ ئەوەش هەیە یعنی بڵین خامە سەرەتاییەکانی ئەو مەسایلە لەو کۆمەلگای ئێمە دەزەکەوێ یعنی ئەوەی پیتاکردنە لە نێو خزمانە خود مەسەلەن باربووکردنی یەکترە لە ناوگەڕەکێکەوەمانە ئەم شێوازانە لە کۆمەکردن بە یەکتر وجودی هەیە ئەمانە ئەبێ فۆرمی ڕێکخراوبوون وەربگرن و ئێمە بتوانین لێرەوە هەنگاو بە هەنگاو بەرەو پێشەوە بچین یعنی باسەکە دووبارە منیش هاوڕای تۆم دروستکردنی ڕێکخراوی سیاسی تر بە دەوری ئایدۆلۆژیا و بەرنامە ئەوانیان نیە دروستکردنی ڕێکخراوێکە کە توانای ئەوەی هەیە هەم جەماوەر لە دەوری خۆی کۆکاتەوە بەرەو پێشەوەی بەرێت و بەرەو سەرکەوتنی بگەێنێ هەم لە خودی ژیانی جەماوەر خۆیەوە هەڵقڵابێ و لێەوە هاتبێ دروست بوو بێ نەک فۆرمێک بێ کە ئێمە لە مێشتی خۆمانە پێمان وابێکا بێ ئەمە بێت دروستیکەین و بەم شێوازە ببینە پێشەوە بەرحاڵ وەگوتم کۆمنتی زیادە هاتوو ئەگەر لەم بابەتەوە هاوڕێ عەلی قسەیەک ماوە فەرم بوو ئەگەر ناچینە سەر کۆمنتیەوە ئازیزانە کە بۆیان نووسیوینەوەوانە بیان خوێنینەوە هاوکاریشمان لە پشتی کامێرەوە گە بتوانێت کۆمەکمان کا بۆ کۆمنتەکان یەک بە یەک بێنە فەرموو من نازانم کۆمنتەکانم بۆ ناخوێنرێتەوە نازانم بەڵێ ڕاستەکەی دەتوانین ئەمە کۆمنتێکم هاوڕێ بەڵێن ناگوێتی ئاجا منیش بە ئاعتراف بکەم کە پیر بووم ئەمە عینەکە لە چاوکەم بۆی بیبینم لەوە ناچێت باشی بۆم خوێنرێتەوە ئەڵێ دەسەڵاتداران و خاوەنکار و کۆمپانیەکان هەموو ئەوانەی کۆنتڕۆلی بازاڕی کار و سەرمایەیان کردووە و بە تەواوەتی شانی خۆیان لەبەر بەرپرسیارەتی بەرامبەر بە ژیان منخاڵی کردوتەوە بێ جۆدانە هیچ یاسا و ڕێسایەک دەستیان داوەتە بێکارسازیشی بێوێنە و ڕۆژانە دەیان و بگرە سەدان کرێکار و فەرمانبەر و کارگوزار لە ژن و پیا لەسەر کارەکانیان دەردەکەن و دەیان نێرنە ماڵەوە پرسیارم هەیە ئایا شێوازی کارکردن و ئامانجەکان چۆن بەرەنگاری ببینەوە وەڵاوێکی لە گرفتەکان ئەمەیە وەکو باسم کرد ئەو پرۆژە و ئەو بەرنامەیە کە لە هەرێمی کوردستان دەستی بۆ براوە
کە ئەمە یەکێک لە ئاسەوارەکانێتی کە مەسەلە فراوانبوونی بێکاری زیاتر و بێکارکردنی ژمارەیەکی زیاتری خەڵک کە حتمما ئەوانی کە کەم و کورت یا مەسەلەن لێرە و لەوێ ناوەناوە کارێکیان هەیە یا کارێکی پسڕیشیان هەیە حتمما ئەوانش بەر بڵێن شاڵاوی دەرکردن و ئەوانە دەبنەوە و حتمما دیارە کە ڕێگای ڕوبەڕووبوونەوەی ئەمە ڕێگای ڕوبەڕووبوونەوەی ئەو پرۆژە سیاسیەکە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان هەیەی ینی خەڵک دەبێت بەڕاستی کار بکاوە جدی بکە بۆ وەستاندنی ئەو پرۆژەیە بۆ دروستکردنی هێزێکی کاریگەر کە بتوانێت ئەم پرۆژەی کە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان هەیەی بیوەستێنێ ینی نێڵێ با بڵێن بە ئاکام بگانێڵێ بە شوێنێک بگاکە ژیانی کۆمەلگا هەرچی زیاتر بەرە و هەڵدێری زیاتر بەرێ قەیران هی دەسەڵات نییە قەیرانیان تووشی خەڵک کردووە ئەمە دیارە من بە داوای لێبردنەوە بۆ هاوڕێم کۆمنتەی نووسیوە یەک خەلەلی تەکنیکی هەیە ئێمە لە ڕێگەی گروپی چەپی شەقامەوە یا شەقامی چەپەوە کە بڵاوەکەینەوە کە کۆمنتەکان لەوێوە دێ ناوی کەسەکەمان لێ دیار نێ بەداخەوە هاوڕەیەکە عزیز و خۆشەویستە سەر و سەرچاومان هات ئەم کۆمنتەی هەیە لە قەیران هی دەسەڵات نییە قەیرانیان تووشی خەڵک کردووە من بە جۆرێک وتم ینی دەسەڵات لەگەڵ قەیرانێکی زۆر توندی کوشندەی ڕێگر ڕوبەڕوو نییە دروستە بەڵام دۆخێکی نەخوازراویان بۆ خەڵک دروست کردووە دۆخێک نەخوازراو کە تقریبان لێرە زۆر باسمان کرد کە لە ڕووی نەبوونی موچەوە لە ڕووی نەبوون دەست نەکەوتنی کارەوە لە ڕووی جۆرا جۆرەوە ڕاستە دۆخێکی نەخوازراویان بۆ خەڵک پێکێناوە هەرە هاوڕێیەکی ترە نازانم چونکەمان شت بە شێوازی فەیسبوک یوزەر هاتووە دەرەکەوێت خەڵک چۆن دەتوانن ئەو قەیرانەی کە بۆی دروستکراوە پێچەوانی کاتەوە دیارە هەنێک قسەمان لەو بابەتانەوە کرد بەڵام ئەگەر شتێک زیاتر هەیە فەرموو هاوڕێگە وەڵا هەر ئەو قسەیە مەگەر دووبارە بکەمەوە بڵێم ئەبێ بەو ڕادەیە و تونتریش کە دەسەڵات سیاسەتی خۆی بەرەو پێشەوە دەبا و خەڵکیش لە بەرامبەر ئەو دەسەڵاتەیە سیاسەتی با بڵێن بەرەنگارانەی خۆی بەرەو پێشەوە بەرێ و ڕێگا لەو دەسەڵاتە بگرێت کە پرۆژەکانی جێبەجێ بکە زۆر باشە هاوڕێ نەبەز خالید کۆمنتێکی نووسیوە ئەڵێ ئەزانین کە لە هەموو دنیادا دابەشکردنی داهات ناعادیلە بەڵام لە سوید بۆ نمونە کەرامەتی ڕۆژانەت پارێزراوە و نەعەدالەتی ئابووریش دادەکات ینی بێدا دەکات مەبەستیەوەی کە هەیە ئێمە لە باشوور کەرامەتە ڕۆژانەیەشمان تعدای لێ ئەکرێ بۆ نمونە حیمای کاک فڵانێک دەسەڵاتی کۆمەڵایەتی گەورەی هەیە ئەمە بۆ چوونی من هۆکارێکی گەوری ناڕازێبوونی خەڵکە لێرە تەبیعەتی یا سروشتی دەسەڵاتی هەرێمی کوردستان ڕەنگە جاری کەش باسکرا بێ خەڵکی کەش باسی کردبێ و جۆرێک لە با بڵین سروشت و تەبیعەتی سەرمایەداری سەدەی 19 ئەوروپا نزیکە کە هەر خەریکی هەڵپەکردن و پەلاماردان و کەڵەکەی خێرا و بارحاڵ مەحرومکردنی خێرا و با بڵێن بێپەردە و خەریکی ئەمەیە یعنی ئەوگەر تێبینی پێ سەدەی 19 لە ئەوروپا بە هەمان شێوە بوو بەڵام بە جۆرێک سەرمایەداری تێگەشت کە بەشێک لەوەی کە دەستی دەکەوێت ئەبێ بەشێکی بداتەوە بە خەڵک بە جۆرێک گەڕێتەوە بۆ خەڵک بەوەی کە ئەم سیستەمێکی با بڵێن کۆمەلگایەکی ئارامتر بێەوە لە سای کۆمەلگایەکی ئارامترە کە کەڵەکەی سەرمایە خۆی بکە هەرچەندە لە ڕاستیان لە کۆمەلگای سوید و کۆمەلگاکانی ئەوروپاش خەریکە ئاراستەیەک دەست پێ دەکات کە ئاراستەی فشارهێنانی زیاترە بۆ خەڵک تونکردنەوەی فشارەکانە لەسەر ژیانی خەڵک ئەوە بەڵام حتمما ئەمە لە هەرێمی کوردستان بەڕاستی کەوتۆتە بڵێن بەر هەڵپەی ئەو با بڵێن سروشتە دڕندانەیە کە سەرمایەداری لێرە هەیە من چوارێکی کورتیشم بۆ سەرنجە هەیە ئەوە ڕاستە ئەو ناڕەزایی خەڵک لەو ئیستیبدادا و لەو تعداکردنە سەر کەرامەتوەمانە هەمیشە وجودی هەیە بەڵام قسە لەسەرەوەی ئەو ناڕەزاییەکەیەتە سەرجادەکەیە دەرەکەوێ کە پەلامارەدا و ئەوانە ینی کەمتر بۆ ڕوبەڕووبوونەوەی حەوادیسی لەم بابەتانە دەرکەوتووە ینی من وایە بینم کە ئەمەی کە لە پشت دەرکەوتنی خەڵکەوەیەوە لە پشت ئەوەیە کە ئەم ناڕەزایانە بێنە سەر شەقامەوانە زۆرتر تەفاوتە چینایەتیەکەیە ئەو حەوادیسانە
لەوەتی یەکێتی و پارتی لە کوردستانە حکومەکەن و ئەمانە هەر هەبوون ینی ئەوانە کوڕی مەسئولەکان و مەسەلەن مەسئولەکان خۆیانەوەوانە هەمیشە بە جۆرێک لە جۆرەکان ینی چۆن کەلیمەکە نازانم هینە من هۆڕێکیان کردووە دەرکەوتووە لیان کە چۆنین ینی شتێکی تازە نییە بۆیانەوەوان هەمیشەمانیان لێ بینراوە بەڵام ئەوەی کە ئێستا زۆر ئەبێتە سەرچاوەی دەرکەوتنی ئەم ناڕزایانە زۆرتر من وا هەستەکەم کە ئەو تەفاوتە یا جیاوازە چینایەتیە کە زەق ئەبێتەوە ڕۆژ بە ڕۆژ هاوڕێ بەڵێن لێرە کۆمەتێکی نووسی وەڵە دەسەڵاتدارانی سلێمانی لەژێر ناوی تەجاوزدا ئەکۆکردنەوەی باجی دەرامە جارێکتر هێرش دەست پێ کردوەوە بۆ سەر دەستفرۆشانی گەڕەکەکان و گەڕەکە مەحەللەکان دیارە ئەم ڕووداوە ئەم شتە چەند جارێک دووبارە بێتەوە هاوڕێ بەڵێنش لێرە ئاماژەی پێدا من ئەمە بە مەسەلەیەکی گرنگ ئەزانم و مهم ئەزانم مێدوارم توانین لەم نزیکانەیە بەرنامەی لەسەر بکەین بەڵام من بەڕاستی خۆم تالیقێکم نییە هاوڕێ عەلی فەرموو یەکێ لەو شتانەی کە لە با بڵێن سیاسەتی تازەی هەرێمی کوردستان هەیە ئەوە کۆی ئەویش باسی کردووە زیاتر کێشانەوەی پارە و ڕسومات و باج و خەراجە لە خەڵک یعنی لە وەکو پێشتریش باسمان کرد مەسەن لە کۆمەلگا نەوتیەکانە کە کۆمەلگای کوردستانیش بۆ بە یەکێ لە کۆمەلگا نەوتیەکان نەوت دەفرۆشرێ و بارحاڵ خەڵک بە جۆرێ لە جۆرەکان کەڵکی لێوەردەگرێ بەڵام لێرە خەریکە وەکو کۆمەلگایانەی کە خاوەنی نەوت نین باج و خەرازەکەن بە بنەمای سیاسەتی ئابووریان ئەمە ڕەنگە وەکو باسم کرد هەوڵێک بێ ینی ڕەنگە بۆ خودی دەسەڵات خۆشی زۆر معلوم نەبێکە ئەو سەرەکەی بەشوێ دەگا مەسەلەن ئەو سەرەکەی زۆر بۆیان دیار نەبێ ئایا ئەم ئەزمونە ئەم نموزجە مەسەلەن بە سەرکەوتن دەگات یا بە سەرکە شکست دەگات بەڵام بەرحاڵ ئەمە یەکێ لەو کارە تازانەیە کە یەکێ لەو مەترسیانەیە کە لە هەرێمی کوردستان دەستی بۆ براوە بەڕاستی ئەوە ژیانی خەڵکی هەرێمی کوردستان بەرەو نابوتیکی زیاتر دەبا هاورە سالاری ئاسنگەریش کۆمەتێکی نووسیوە ئەڵێ هەژاری شۆڕز دروست ناکات دیبلۆماسیەتی بینی کار و سەرمایە بەرەو ئیسلاح دەمانبات بۆ دواخستنی شۆڕش نەبوونی کادری مەیدانی بۆ ڕێخستن ڕەخنەیەکی جددیە بەرحاڵ شتێکی دیاریکراوم نییە لە سەرنجێکم نییە کێشەکە یا لە شوێن شتراڵی کێشەکە خانەنشینی ئێران بێموچە خاڵی ئەسڵیە جۆرێکە لە دیاریکردن نظامی سەرمایهداری گەنج هیچ باسێکی نییە ئازا من زۆر لەینەکە تێنەگەشتم بەڵام هاوڕێ سەفین سەرنجێکی داناوە کە ئەڵێ هاوڕێ شەماڵوا بزانم پرۆلیتاریە ینی کرێکاری پیشەسازی کارگە گەورەکان کە هوشیاریشیان زیاتر لە چاو کرێکانی تر و لە ڕێگەی کارەکان ڕێکخراویشن بەنظرم ئەکرار ڕۆژگارێک بڵێ ئاکرێکانی پیشەبەز مەسەلەن ئێستا بۆ نمونە کارگەرانی قیتارەکان کە وەختێک مارکس مەسەن وتی پرۆلیتارە کرێ کارگەری سەنعەتی و ئینەکانە وەختە هین نەبوو ئەو وەختە قیتار هەر نەبوو یا هەبوو تازە دەستی پێکردبوو ئەنە بەڵام بەربڵاو نەبوو بۆ ئەندازەی ئێستاوانە ئێستا کارگەرانی قیتارەکان یا کارگەرانی بەندەرەکان یا کارگەرانی فڕۆکەخانەکان ناوبرین چی وەخت کاتی مارکس تیارە هەر نەبوو کارگەرانی فڕۆکەخانەکان ناوبنین چی ئەمانە پرۆلیتاریان یانین لەبەر کەرتی سناعی گەورەیە کارەکەن یا کار ناکەن موقعیەتی اقتصادی بە قوتیان هەیە یان نیانە یعنی بەڕاستی ئەنتەرنێت شەبەکەی کارەبا کە لەسەر دەمی مارکسانە بوو مەسەلەن ئەو خۆ پیشەسازی گەورە نییە شەبەکەی کارەبا گەر کارگەرانی کارەبا شەبەکەی کارەبا بکوژێنەوەوانە دنیا چی لێ دێ کۆمەلگا چی لێ دێ یعنی ئەوەی کە هەبوو وەسیلەی مواصلات لەسەر دەمی مارکسا کە زۆر فراوان بوو ئەوانە پۆست بوو و دواتر مەسەلەن پێما بە کاتی هینی شاتە بوو ئەوەی کە هینەکان بەرقیت لێداوانە تەلکس دەکرد ئەوەی کە چەندێ ڕێکرد چەند کەلیمەیەک و حرفێکت دەنووسی بە کۆدی مۆرسووەوانە ئەوە باشترین شێوازی کۆمونیکیشن و تەکنۆلۆژیا بوو یعنی لە سەردەمێکا کە ئێمە گەیشتوونەتە ئێستا خۆ ناتوانین هەر بەو تعریفاتانەی کە مارکس وەختی خۆی بۆ پرۆلیتاریا کردوێتی بیکەین من لە نەزەر منەوە مارکس لە دوو ئاستا مەوزوعی چینی کارگەری هێناوە یەکێکیان لە ئاستی نەزەری و تەجریدیایە کە ئەو چینەیە کە خاوەنداریەتی نییە سەرمایەداری بە بێبەشکردنی چینی کارگەر لە خاوەنداریەتی ئازادیشی ئەکا بە جۆرە لە جۆرەکان
یعنی ئەمە چینێکمان هەیە لە سەرمایه‌داریە کە سەرمایه‌داری ناژی ئەگەر هەموو ڕۆژێک دروستی نەکاتەوە و بەرهەمی نەیەدێنێتەوە ئەو چینەش ئازادە لە بنەمای ئەم سیستەمە و سەرمایه‌داری ئازادێکە ملکیەتێکی نییە ڕووخاندنی سەرمایه‌داری بۆ ئەم چینە مەسەلەیەکە کە هیچی تیا لە دەست نایە هەموو شتێکی تا بەدەزێنێ ئەمە ئەو واقعەتەیە کە سەرمایه‌داری هەموو ڕۆژێک دروستێکاتەوە لە سەردەمی مارکسا ئەو تەبەقەیە ئەو چینە باشترین ئینزیبات و باشترین تواناییەوانە لە ناو کارگەکانە بەڵام خۆ مەرج نییە ئێستاوا بێ بە بڕای من ئەمڕۆ ئێمە پێمان و من بۆ خۆم شخصەن پێم وایە شوێنی ڕێخستنی کارگەران ناو گەڕەکەکانە نەک ناو کارگەکان چونکە ڕۆژێک کارگەر لێرە ئیشەکە ڕۆژە لە کارگەیکی تر بەڵام لەکە یە دەخەوێوانە ڕێنگە بگەڕێتەوە بۆ هەمان گەڕک لە هەمان لەگەڵ هەمان خەڵکە بژی ئەوە شوێنی ڕێخستنی کارگەرانە من تەسویرم ئاوایە لەسەری مەرجنی ئەوانە کە سەردەمانێک وتراون وەکو حکمێک وا من قابلی گۆڕین نەبێ ببوورە باڕێ عەلی من پرسیارەکە بۆ من بووە وەڵاممدا ئەگەر سەرنجێکت دێفەر من نامەوێت زۆر لەسەر ئەم مەسەلەیە چکە مەسەلەیەکی قوڵ و دوور درێژیشە باسێکی زۆر هەڵدەگرێ بە بڕای من ئێمە لە ڕوانگەی خۆمانەوە سەیری ئەم با بڵین دەربڕینانە نەکەین یا هەڵ نەسەنجێن ئەم دەربڕینانە ئەم دەربڕینانە لە مەحەکی کۆمەڵایەتی بدەین لە ناو کۆمەلگا خۆیەوە با بڵێن چاویان لێ بکەین ئێمە کە باسی ئەڵێن چینی کرێکار یا چینی کارگەر هەرچەندە من پێم وابێ ئیشکالەتێکی گەورە لە خودی ناوەکەدا هەیە ینی لە خودی ناوی کرێکارەوەی کە تۆش پێشتر باس کرد چکە کارکاریە کارگەر ینی ژمارەیە خەڵکە ڕەنگە بە کرێکار نەکە بەڵام کار دەکات کارێک دەکات لە کۆمەلگا بەڵام بە کرێکاریش بۆ کەس ناکە بەرحاڵ نەچین وردەکاریانەوە ینی تۆ لە چاوی کۆمەلگاوە کە سەیری ئەم دەربڕینانە دەکەی مەسەلەن کە چی خۆی بە کرێکار دەزانێت کە تۆ من و تۆ ئێستا لێرە بانگەوازی بکەین بۆ کرێکاران چێن ئەوانەی ئەو ژمارەیە کامەیە کە خۆی بە کرێکار دەزانێت بەبڕای مەسەلەیەکی جددیە ینی ئەمە بۆی بابەتەکان لە شوێنی خۆیان با بڵین دابنینەوە ئەوەیە مەسەلەن کۆمەڵی خەڵک مەسەلەن مەوداکەی یا مەسەلەن دامەنەکەی ئەمەندە فراوان دەکا ئەوەندە دەکشێنێکە کۆمەڵێک سەرمایەدار نەبێ باقەکەی هەموو ئەبێ بە کرێکار هەموو ئەبێ بە چینی کرێکار ئەبێ بە چینی پرۆلیتاریا یعنی ئەوەندە فراوانی دەکاتەوە هەندێکی وەکو بە تۆ باس کرد مەسەلەن تەنها بەدلەشینەکە خودەکەی لەسەر نەبێ بە کرێکاری نازانێ بەرحاڵ ئیشکالێتێک لەم مەزالەیە هەیە بۆ دەرچوون لەم ئیشکالێتە بە بڕای من ناوەکە ڕەنگە دقیق نەبێ ڕەنگە ئامانجی خۆی نەپێچێ ئەوەی کە ئێمە مەبەستمانە بەشێکی زۆر یا زۆرینەی کۆمەلگا ئەوەی کە لە هەندێک کۆمەلگا پێڵەن لە سەتانەوەتونەی کۆمەلگا ئەمانە مخالفن بەم سیستەمە ئەم بەرژەوەندێکیان لەم سیستەمەدا نییە یا بەرژەوەندێکی با بڵین کەمیان لەم سیستەمەدا هەیە یا مەسەن بەرژەوەندیان جیاوازە لەو لە سەدایەکەی کە کۆمەلگا بەڕێوە دەبە ئاڕاستە دەکا ئەمانە هەموویان دەتوانن پۆتانشێڵ و ڕەگەزی گۆڕانکاری شۆڕژگێڕانەی جددی بن لە کۆمەلگای چینایەتیەوە بۆ کۆمەلگایکی ناچینایەتی وێ بەبڕای من زۆر سەری خۆمان بە مینانەوە زۆر با بڵین قاڵ نەکەین ئەم دوو بەرەیە لە کۆمەلگا هەیە بەرەیەکیان کە ئەقەلیت کە کەمایەتێکی زۆر کەمە کە دەستی بەسەر کۆمەلگا داگرتووە لە ڕووی سیاسی و ئابوووریەوە و بەشێکی مەحروم کراوە بێبەش کراوە بەردەوامیش فشاری لەسرە کە ئەم بەشە زۆرە ئیمکانی وەیە کۆمەلگا بەرەوە قارێشکە بەرێ بەبڕای من ئەمە نقطە ئەسڵەکەیە هاوڕێکی تر کۆمنتێکی درێژی نووسیوە من هەرێ خوێنمەوە لەبەرەوەی کە خۆی باندوو کردو و کۆمنتەی نووسیوە حتمما بیخوێنینەوە پێویستەکە سڵاو لێوێ بەڕێز بۆ کە عەلی لێرە بە ولاوە هەر کات کرێکارم چەساوەکان بڕژێنە سەر شەقام و ناڕزایی دەربەبڕن دژ بە ئابووری مەعاشی تەواو و خزمەت گوزاری کۆمەڵایەتی دەوڵەتان و سەرمایه‌داران لە ڕێگەی کۆمپانیاکانی چەکی بایۆلۆژی ڤایرۆسێکی وەکو کۆرۆنا لە کورتماوەدا دروست دەکەن و ناو خۆپیشاندەران بڵاوی دەکەنەوە بەم شێوەیە بەبێت تەقەوبێ ناردنی هێزی سەرباز و پۆلیس و چەکدار بۆ ڕوبەڕووبوونەوەی خۆپیشاندەرە ناڕەزایەتیەکان بە ئاسانی ئەو خەڵکە ئەنێرنەوە ماڵەوە ئەمە تەسویریەکە کە ئەم ئازیزە هەیەی بەداخەوە گوتە بەشێک لەو ئازیزانە کە کۆمنتیان نووسیوە لە گروپی شەقامی چەپەوەی نووسن ناوێن دەرناکەوێت بەڵام بەرحاڵ کۆمنتەکەمان خوێندەوە ئەو هاوڕێ خۆی ماندوو کردووە هەرچی لەدەست بێت ئەیکا یعنی
خۆی گونجاو بێ و لە دەستی بێ و بە قازانجی بێ ئەیکا بەڵام ئێمە تەنها دیوێکی بابەتەکە نەبینین کە ئەویش هەوڵە دوژمنانەکان و ئەگەر تعبیرەکە دقیق بێ نامرۆڤایەنەکانی سیستەمەکەیە لە بەرامبەریشدا خەبات و تێکۆشان و بەرەنگاری خەڵکیش ببینین خۆ مەرج نییە ئەوەی کە ئەم سیستەمە دەیەوێ و بێ بڕاتە لە زۆر شوێنی دنیا بینیمانە ژمارەیەکی زۆر لە سیاست و پرۆژە و ئەجنداکانی ئەم سیستەمە بەتاڵ کراونەتەوە شکستیان خواردووە بە بڕای منەوە بۆ کۆمەلگای ئێمەش دروستە ینی مەرج نییە ئەوەی کە دەیانەوێت بیکە هەرچەندە من گومانم نییە لەوەی کە ئەوان هەرچیان لە دەستێ دەیکەن هەر لە دروستکردن و بڵاوکردنەوەی وەبای لە بابەتی کۆرۆناوە بگرێت تا سەرکوت و تا لە خوێن هەڵکێشانی ناڕەزایەتەکانی خەڵک ئێمە کە باسی ئەم سیستەمی ئابووری هەرێمی کوردستانمان کرد لە هاوکات لەگەڵ ئەوەی کە خەریکە سیستەمێکی ئابووری لەسەر بنەمای باج و خەرە ساغ دەکاتەوە سەپێنێ لەو لاشەوە دام و دەستگایەکی سەرکوتی بۆ حازر کردو کە لە بەرامبەرەوە ناڕەزاتیانەی کە دێتە مەیدانەوە بەکاری بێنێ بەڵام بڕیار نییە هەموو شتێک تەنها ویست و خواستی ئەوان بڕاتە پێشەوە دیوی دووەمی ئەم ڕووداوانەش مەسەلەی بەرەنگاری و خەباتی جەماوەری خەڵکە بۆ بڕای من ئەوش خۆی ڕەگەزێکی زیندووە لە ململانەکاندا. هاوڕە سیروان فاتح ئەڵێت بەبێ دەرچوون لە سیستەم و بەنۆزەم ئەم سەرنجە زۆر قوڵە بەبێ دەرچوون لە سیستەم و دوورکەوتنەوە لە فۆکسکردە سەر دەوڵەت وەک سەنتەری گۆڕانکاری ناتوانین لەم دۆخە دەرچین ئەم قسەیە زۆر هەڵەگرێ هاوڕێ عەلی بەڵام من لەگەڵیان ڕاستەکەی نابێ ئێمە دەوڵەت بکەین بە سەنتەر ئێمە بەشێکی گرفتی با بڵێن ئێمەمانانیش بە کۆمەلگا خۆشیەوە بە نەڕەزایەتەکانیشەوە هەمیشە چاویان لەوەیە کە دەوڵەت جوابی پێویستیەکان بداتەوە دەوڵەت سەرچاوی کێشەکانە لە هەمان کاتدا سەرچاوی چارەسەری کێشەکانیشە بە بڕای منەمە یەکێ لە خراپیەکانەکە یان تێگەشتێکی خراپە لە خودی دەوڵەت خۆی چاوەڕوانیەک لە دەوڵەت تۆ هەموو تۆپەکان بخێتە سەلەی دەوڵەتەوە هەموو ئەرکەکان بدەیتەوە دەستی دەوڵەت لە ڕاستیشا دەوڵەت هەر بۆ جۆرە دێکا کە بۆ بە قازانجی خۆیەتی کە بۆ خۆی دیکا و بۆ خۆ ینی بۆیە بە بڕای من مەسەلەن بەشێک لە ناڕەزایەتیەکانی خەڵک و بەشێک لە خەباتی خەڵک ئەبێ ڕۆڵی دەوڵەت تێپەڕێنێ دەوڵەتەوەی کە پێشتر باسمان کرد خەڵک خۆشی جۆرێک لە ژیانی خۆی ڕێک بخاتەوە کە پەیوەندی بە هەلومەرجی کۆمەڵایەتی خۆی و ژیانی کۆمەڵایەتی خۆیەوە بێ ئەمەش بە بڕای من مەسەلەیەکی دروستەوە تۆ زۆر هەڵەگرێ بەڵام بەرها من نەزەرم ئاوایە کە دروست منی هاوڕای ئاوڕە سیروارم وازانم کە یعنی هەتا لەو جێگانەشە کە خەتاباری ئەسلی ئەخرێتە سەر دەوڵەت و هەموو بیرکردنەوەیکی سیاسی ئێمە ئەبێ ئیلا بە کەناڵی دەوڵەت تا بچێ بێعەمەلی بێتەوە ینی چ شۆڕژێڕەکانمان چ ریفۆرمیستەکانمان چ ئەوانەی کە داوای شۆڕش و هەڵگێڕانەوەی سیستەمەکەن چ ئەوانەشی کە یانەوێ ریفۆرمێک لە ژیانی خەڵکا بەدی بێتەوەوانە کەناڵی دەرکەوتنی ئاکتی سیاسیا لەوەی چ مەوزعیشان لە بەرامبەر دەوڵەتە هەیە بەنەزەرم بۆ خۆی ئەمە بە ژۆر لە جۆرەکانی اعترافکردنە بەوەی کەوا دەوڵەت و دام و دەستگای کە بۆ ژوازی دروست کردو ئەکتەری ئەسلیەوە جەماوەر لەم بینە هیچیان بۆ نامێنێتەوە ئیلا یا ئەوە تا مساومە لەگەڵ دەوڵەتا بکەن یا ئەوە تا ببن بە دوژمنی دەوڵەت یعنی لە هەموو حاڵەتێکە ئەوەش کە فوکوس و ئەساسە بۆ دەربڕینی بڵێن ئاژانسی هەیە دەردی بەهینەکەڵێ ئاین توانای بوونە بکەری هەیە دەوڵەت و دامەزراوە سیاسیانەی نەک جەماوەر کە من پێم وایە ئەمە ئیشتیباهی زۆر گەورەیە حتا بەشێکی زۆر لە ئەنارکیستەکانیشی تێکەوتون ینی ئەنارکیستەکانیش بەو شێوازە مەسەلەن تعریفی خوانەکەن کە ئەوان هەرچی دەوڵەت ئێڵێ ڕەتێکەنەوە هەرچی سیستەمی هەیرارکی ئەڵێ ڕەتێکەنەوە بەڵام ئەوەی کە چی ئەتوانێت ئەمە بە عەمەلی بکاوە ئایا جەماوەر لەم بینەیە چ ڕۆڵێکی هەیە غەیری ئەوەی ڕەتی ئەوە بکاتەوە کە دەوڵەت هێناوێتی یاخود دامەزراوە قوچەکیەکان هێناوێنە شتێکی تریان نیە بەرحاڵ ئیتر هەندێک سەرنجیش هاتووە سەبارەت بۆی قسەمان زۆر کردووە کاتی کردارە و دیارەوانە وایە بەڵام بەنەزەرم خزمەت بەم باسی ئەم شەوی ئێمە ناکە بەڵێن دووبارە ئینەکی دەربڕیوە کۆمنتێک لێرەیە هەڵێ بە بڕوای من تەکنۆلۆژیا فۆرمی ڕێکخراوەی گۆڕیوە و هەروەها ئەبێ خوێندنەوەی ئەمڕۆی کۆمەڵگا و کەلتوری ئابووری دەوری هەیە ئەوە دیارە من لە هاوڕای ئەم کۆمنتەم و پێم وایە بە فعلی لەسەر شێوازی ڕێکخراوبوون ئەبێ ئێمە
ئەوە بە نظر ئەتیبار وەربگرین کە تەکنۆلۆژیا گۆڕینی تەکنۆلۆژیا و گۆڕینی حتا پرۆسەی کارکردن بۆ خۆی ڕۆڵی هەیە لە شێوازی ڕێکخراوبوونی ئێمە. هاوڕێ عەلی من شترنجێکی ئەوتۆم نیە لەسەری، بەڵام بە شێوە گشتەکەی بڵێن پێشکەوتنی تەکنۆلۆژیا خود بە خود دەبێتە شتێکی ئیجابی بۆ خەبات و تێکۆشان ئەتوانێت کەڵکی لێ وەربگیرێ، بەڵام زۆر جاریشە ببم بە ڕاستەکەی زۆر جار موسیبەتێک بەدوا خۆی دادێنێ. ئێمە شاهدی سریجی و فۆرجی و خەریکی باسی فایرجی شەکەنەوە کە خەریکە موسیبەتێکی گەورە دروستەکە بەڕاستی بۆ بێکارسازی و بەکارهێنانی ڕۆبۆت لە بەرەمێنان و ئیلی ئاخری لەم بابەتانە. ینی ئەگەر خود بە خۆ موضوعەکە وەربگرین ڕەنگە زۆر دقیق نەبێ، بەڵام بڕای من بە لە بەرچاوگرتنی ئەو دۆخی کە ئێستا ئێمە تێدان وەربینیکردن لە شێوازەکانی هەوڵدان بۆ ڕێکخراوبوون مەسەلەی تەکنۆلۆژیاش خۆی توانێت ڕۆڵێکی کاریگەری جدی خۆی هەبێت. خاڵێکشی مهمە پێم وایە لە باسی داهاتی خۆم و خۆتە هاوڕێ عەلی کە وەختێک پێکەوە هەردوو تارەکە دەخوێنینەوە گفتوگویان لەسەرەکەین ئەم مەوزوعاشەکەین بە یەکێک لە محوەرەکانی قسەکردنمە سەبارەت بە ڕێکخراوبوونی کارگەری، چونکە بە بڕای من زۆر نوقتەیەک و خاڵێکی گرنگە. هاوڕێ عوسمان ئەحمەد ئەڵێ ئێوە بە دروستی باستان لەوە کرد کە خاڵی سەرەکی ئەم ناڕەزاییانە ئەنجامی قوڵبوونەوەی جیاوازی چینایەتی سیستەمی سەرمایەداریە لە ململانەی چینایەتیە، کەواتە پێویستی بە بزوتنەوەیکی سیاسی چینایەتی وەڵامیان پێباتەوە تا بە قازانجی چینەکانی خوارەوەی کۆمەڵگا بە سەرنجامی ببات. ئاشکرایە کە بزوتنەوەکانی تر لە ژێر ناوی ئۆپۆزیسیۆن بردیانەوە پەرلەمان و تەسلیمی دەسەڵاتیان کرد، دوای شکستی ئەو بزوتنەوە لیبراڵە ئێستا لە ژێر ناوی تر و فۆرمی جیاواز، بەڵام هەمان داوا خۆیان ئامادە دەکەن کە سەرنجام جگە لەوە زیاتر نەهاتووە بەداخەوە، لەوە زیاتر نەگەیشتووە لە کۆمنتەکە ئەوە هینە وازحێ لەمەیە ئەوەیە کە با بڵێن بۆ بزوتنەوە کۆمەڵایەتیانە بزوتنەوەکی سیاسیش پێویستە. بەڕای منەوە زۆر دقیقە دروستە بزوتنەوە سیاسیە لە شێوەی ڕێکخراوی سیاسی و حیزبی سیاسی و خۆڕێخستنی سیاسی مەسەلەیەکی جد من باوەڕی جدیم پێیەتی پێم وابێ یەشێک لە پێشمەرجە جدیەکانی بەرەو پێشچوونی خەباتی چینایەتیە و ئەوەی دووەمیانەوەی کە ئەو حیزبەکانی ئۆپۆزیسیۆن کە ڕاستە ناڕەزایەتی خەڵکیان خستە تورەکەیەک بردیانەوە بۆ پەرلەمان و بەرحاڵ، بەڵام خۆشبەختانە پەرلەمان و خەباتی پەرلەمانی و ئەم جۆرە لە با بڵێن بەڵێندان بە خەڵک یا مەسەلەن پێشنهادکردنی ئەم ڕێگایانە بۆ وەکو ڕێگای ڕزگاری خەڵک بە بڕێن بە جۆرێک ڕسوا بوون کە ڕاستەکەی خەڵک هیچ ئومێدێکیان پێوە نابەستێ، هیچ گرێوێکیان لەسەر ناکە. ئەمانە تا ڕادەیەکی زۆر ینی ئەم ڕێگایە لە خەباتی سیاسی بۆ وەڵامدانەوە بە پێویستیەکانی ژیانی خەڵک پاشەخشەی کردووە، وی دەمێنێتەوە خەباتێکی سیاسی جەماوەری کۆمەڵاتی چینایەتیەکە ئێمە جەختی لەسەر بکەین و هەوڵ بدەین کە هەرچی زیاتر ڕۆشنتر و ڕێکخراوتری بکەین. بەڵێ هەر هاوڕێ عوسمان دواتریش ئەم کۆمنتەی نووسیوە کەیتر ئەگەر ئیجازە بن ئەو کۆمنتی ئەو هاوڕێیانە کە خوێنمەوە جایشتر کۆمنتەکان ناخوێنمەوە چونکە وەختمان تقریباً 8 دقە تێپەڕاندووە، لەوەش زیاتر ناتوانین هاوڕێ عەلی ماندووکەین و دیارە هاوڕێیانی تریش ڕەنگە حوسەڵیان نەمێنێت تر متابعەمانکەن. هاوڕێ عوسمانڵێ ئێوە زیاتر باسی ڕێکخراوبوونتان کرد لەگەڵ ڕێکخراوبوون چونکە پێویستی سەرەکیە بەهێزبوونی بزوتنەوەیکی سیاسی چینایەتیە بۆ پێشنیار بۆ بەهێزبوونی ئەو بزوتنەوە سیاسیە چییە؟ یعنی تەنها ڕێکخراوبوون کافی نییە، بێ بزوتنەوەیکی سیاسی چینایەتیش بەهێز بێ. پێشنیارتان بۆ بەهێزبوونی ئەو بزوتنەوە چینایەتیە چییە؟ یەکێک لە مەرجە ئەساسیەکان مەسەلەی استراتیژی ئەو بزوتنەوە بێ ڕۆشن بێ، وەکو باسشمان کرە بێ بەدیلەکەی ڕۆشن بێ، جێگرەوەکەی ڕۆشن بێ، ئەبێ بزانێت چی شتێک دەخات چی شتێک لا دەبا و چی شتێک دەخاتە جێگاکەی. یعنی استراتیژی خەباتی سیاسیەکەی بە جۆرێک ڕۆشن بێ کە بزانێ مەسەلەن هەنگاوەکانی یەک بە دوای یەکدا کامانن. ئەمە پێشمەرجی بەهێزبوونی هەر حرەکەیەکی سیاسیە. زۆر چاکە. هاوڕێ سالاری ئاسنگە یەک دوو کۆمنتی نووسیوە دیارە گلەی لێمان هەیە، ئەڵێ بە پرسیارەتی ئێوە لەم دۆخەدا چییە؟ پرسیاری جدی بۆ کەناڵی هیوا چاوپێکەوتن لەگەڵ کادرە مەیدانیەکان حتمەن
مەیدانیەکانی بەبەستە دیارە مەیدایەکانی نووسێ بەرحاڵ ئێمە هەوڵی جددیمان داوە و چەند بەرنامەیەکیشمان بۆ لەگەڵ هەندێک لە کەوادرە کارگەریەکانە لە کوردستانەوەوانە کە لە ناو جوڵانەوە کرێکاریەکانە کارگەریەکانە دەور و نەخشیان هەیە بەڵام بەداخەوە بەهۆی کێشەی ئینتەرنێتەوە بمان نەگونجاوە دیارە ئەم ڕخنێ من قوبول یەکەم لە خۆمی قوبولەکەم کە کادری مەیدانی وم پێم وایە گەشێک لەو کادرە مەیدانە کە ئێستا من گفتوگەی لەگەڵاکەم هاوڕێ عەلی مەولود کادری مەیدانیە هەرگیز کوردستانی جێنێشتووە و لە هەموو خۆپیشاندانێکیشە ئەگەر لە ڕێزی پێشەوە نەبوو بێ حتمما لە ڕیزەکانی بووە بەرحاڵ هەندێک هاوڕێ سەفین دووبارە وەڵامی داوەتەوە ئەڵێ مە بەستم کرێکاری پیشەسازی ئەتوانن ڕابەری جوڵانەوەکە بکەن جوڵانی شۆڕژێوانە بەڵام ئەڵێت دەستفرۆشێک ناتوانێت فشاری گەوری ئابووری دروست بکات دروستە دەستفرۆش ناتوانێت فشاری گەوری ئابووری دروست بکە بەڵام باسەکە تەنها لەسەر دەستفرۆش نییە ینی ئەوەی کە ئێستا ئێمە چینی کارگەرە بینین لە دەرەوەی پیشەسازی بەشێکی زۆری چینی کارگەر لە مەفاسیلێکی معەنە کارەکەن و ئەوانە کە کار نەکردنی ئەوان سیستەمەکە ڕائەگرێ مەسەلەن بە نمونە شۆفێرەکان بۆ نمونە ئەوانەی کە لەسەر بەددارن یا مەسەلەن شەبەکەی تەلەفۆنات و ئەوانە ڕابوەستێت بریان ڕاوەستی ئەوانەی لە ئینتەرنێتا کارەکەن ئەمانە هەموو خۆ پیشەسازی گەورە نین ئەمانە بەڵام واقعاً حەزارەت و سیستەمی حەزاریەم سەردەمای اعتیمادی بەمانەیە بەرحاڵ نازام هاوڕێ ئەلێگە تۆ خۆت شتێکت هەبێت لەو بابەتانەوە وەڵام دەیتەوە گەرنا من پێم وایە گەیشتین بە کۆتایی کۆمنتەکان زۆر سپاسی هەموو ئەو هاوڕێیانەکەم دەستخۆشیێکی زۆر هاتووە و بە تایبەتی بۆ تۆ هاوڕێ عەلیستاشێکی زۆر هاتووە دەستان خۆش بێ ئاوڕێیان کە بەشدار بوون لەگەڵمانە بینەران بۆ کۆمنتەکانتان و بۆ پرسیارە بەجێ و ڕەخنەکانیشتان زۆر سپاستانەکەین ئاوڕێ عەلی خۆشەویست زۆر ماندوم کردی زۆر سپاسی تۆ کەمە شتێکت هەیە لە کۆتایی یا بێڵەی فەرمووە گەرنا بەرنامەکە کۆتایی پێبێنی من کۆتاییدا بجگە لە دەستخۆشی بۆ تۆ بۆ ماندووبوونی تۆ بۆ ئێوە و دەستخۆشیانەی کە ئەو خۆشەویست و بەڕێزانە کردویانە زۆر سپاسیان دەکەم زۆر سپاس بۆ تۆش ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە بەرنامەی ئەم شەویشمان کۆتایی هات تا بەرنامەیەکی تر سەبارەت بە ناڕزای گۆڕانکاریەکان حتمما ئەم تەوەرە درێژەی هەیە بەرنامەی ئایندەی من لەگەڵ هاوڕێ گۆنا سەعیدا بێ سەبارەت بە کتێبێک کە ناوی فێمینیزم بۆ 99 لە سەتی کۆمەلگایە کتێبێکی گرنگە سەبارەت بە فێمینیزم لە سەروبەندی 8 مارسا بەنیازین لەگەڵ هاوڕێ گۆنا و کتێبە خوێنینەوە و گفتوگۆی لەسەر بکەین دیالۆژی لەسەر بکەین و مێدەوارم بەشدار بن لەگەڵمانە زۆر سپاستانەکەم تا ئێستا تەحملتان کردین وەک هەمیشە داوام لێتان هەیە چاوەڕوانی لێتان هەیە ئازیزان و خۆشەویستان کە بە دۆستان و بە ئاشنانی خۆتان سەبارەت بەم کەناڵە بدوێن ڕایان کێشن و با لەگەڵ ئێمە بەشدار بن لەم گفتوگۆیانە و بینەری ئێمە بن هەر بژین و زۆر سپاس هاوڕێ عەلی جاریشتر